بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورەتان لێبێت و ئەمڕۆژ لە بەرنامەی سی گەوهەر لە کەناڵی ئاسمانی پەیام گەوارانی سی گەوهەر لە خزمەتیەوەی ئازیز و خۆشەویستین لەگەڵم برا ئازیز و خۆشەویستانە و شێفە بەڕێزەکەمان و میوانە بەڕێزەکان و برا ئازیز و خۆشەویستم کاک هیوادار ئینشاءڵڵا ڕۆژێکی پڕ لە سوود و پڕ لە جۆشی ئیمانی و مەحەبەت و خۆشەویستی بێ بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست و دوعاکانی کۆتاییشمان هەمووی سەرانسەری بۆ ئێوە و بۆ هەمومان ئینشاءڵڵا بەرەکەتدار بێ. کاکدانەکان سڵای خوا لەوێ مامۆستاجان، تو باشی حەڵەحواڵە تەندروستی و مامۆستا پێشەوەی دەست پێ بکەم و پێشەکەی بڵم نازانم پەتایە چییە، جۆرێک لە قورگێشە و ئاوا لەرز و تاو ئەوانە بڵاوە خۆشک و دووری لی. الحەمدوللا دوورم بەسۆ تۆزێکە گرتووە. وەڵڵاهی من سێشەمەش کاکدانیار ماڵی ئەوە بێ هاوکاری کردم هەر نەمەتوانی. ئەمڕۆژ ڕاستی یان ئەگەر بە حەق وایە نە ئەوە بە هاتمایە، بەس دڵم ناوتم نەوەک پێنجشەمە لەسەر جومعەیە تەکلیفی لێ بکەم ئینشاءڵڵا بەرەکەتی ئەمڕۆ ئینشاءڵڵا ڕۆژی 25 ڕەمەزان لە نزیک شێخ و شێفەوە بن ئینشاءڵڵا باشە. ئینشاءڵڵا باشە. بەناوی خۆی گەورەی میهرەبان، سڵاوتان لێبێت بینەرانی عەزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام پڕۆگرامی سی گەوهەر. سوپاس بۆ ئەو خوایی کە تەمەنی پێبەخشین دەرفەتی پێداین جارێکی تر لەگەڵ مامۆستای گەورە و بەڕێز و خۆشەویستمان مامۆستا شێخ فاتیح لە سی گەوهەر بە ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە. بەداخەوە کەم کەم ڕەمەزان وا بەرەو کۆتاییە چێ و ئەوەندەی نەماوە، یعنی وابزان ئەم شەوی 25 بوو کە ڕۆژت، ئەمڕۆ 25 ڕەمەزانە بێگومان، ینی ئەگەر مانگیش سی پڕ بێ کە زۆرێک لە شارەزایان باز لەواکەن سی پڕە تەنها 5 ڕۆژمان ماوە بەداخەوە مامۆستا. بۆیە ینی بەڕاستی ئەم مانگە قوتابخانە و فێرگە و ڕاهێنانێکی زۆر گەورە بوو. ئەگەر توانی بێتمان سوودی لێوەرگین خۆی پەروەردگار ئەم چەند ڕۆژ و چەند شەوی ماوە بە یەکێک لەو عەبدانەی بمانژمێرێت کە لە ئاگری دۆزەخ ئینشاءڵڵا ڕزگارمانەکە و خۆی پەروەردگار هەرچیمان کردووە لە مانگی ڕەمەزانەیە بە چاکە و ئیحسان و خێر لێمان وەگرێ. ئەگەر هەڵەوکەم و کورتێکیشمان هەبوو بێ کە بێگومان هەمانە بە گەورەی خۆی عەفومان کە گەورەترین دوعای شەوانی قەدر اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. ئینشاءڵڵا خۆی گەورە عەفومانەکە بەو ڕەحم و بەرەکەتەی خۆی. خۆشەویستان، لە سی گەوهەری ئەمڕۆ لە دوو تەوەری گرنگە کە تەوەریکیان ئیمانی و تەوەریکیان تەندروستیە لەگەڵ میوانە بەڕێزەکانمان و زائیدەن مامۆستای قورئان خوێن پرۆگرامی شەڵا دەست پێکەین. تەوەرەی یەکەممان ڕەمەزان قوتابخانەی ژیان بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەبوبەکر سیدیقی مامۆستای ئاینی، هەروەها هۆکاری نەخۆشیەکانی چاو. بزانین تا چەند ڕۆژوو چۆن لەسەر ئەندامەکانی دیکەی جەستە قسەمان لەسەر کرد مامۆستا شێخ فاتیح، ئایا بزانین لەسەر چاو چی هەیە، کاریگەری ئەرێنی هەیە، نەرێنی هەیە، چۆن نییە. ئەمە گەر بۆ ئەم ساڵیش کە لەوانەیە 25 ڕۆژی ڕۆژت بێ عمر باقی بێ بۆ ساڵانی داهاتوو هەر بینەر و بیسەر دەتوانێت ئیسفادەی لێ بکە. ئەمیش بە میوانداری دکتۆرێکی شارەزا لە بوارەکەیدا. ئێمە سەرەتا چینە لای شێفەکەمان شێف نەریمان. کاک شێف نەریمان سڵاوی خوات لێبێ. حاڵ و حواڵە تەندروستی. ئەمڕۆ چیمان هەیە، چیت حازر کردووە بۆ بینەرەکانمان؟ سەرەتا بە ناوی خۆی گەورە و میهرەبان ئینشاءڵڵا ڕۆژ و تاعاتی هەموو لای قوڵە بێت. ئەمڕۆ خواردنێکی کوردیمان هەیە، خەرەخەرمانمان هەیە، لەگە خەرەخەرمانێکمان هەیە لەگە برنجێکی دۆلفینسی بەس قوبوڵی، زەڵاتەیەکی باینجانمان هەیە. باشە هەروە بێتەوە کاکشەر ئەو کاتە هاوتی چیمان هەیە ئەمڕۆ بوونی زۆر خۆشە، وتم شتێکی زۆر تایبەتە کاکشەرجان. ئەوەی فڕنەکەیەوە؟ ئەوەی فڕنەکەی بڵێ چییە؟ خواردنێکی پاکستانیە، خواردنێکی پاکستانیە بە شێوازی کاری ئەکرێت. دوای لە شەڵا دوای لە بەرنامەکە پێت تەوزیح هەیە چۆنی بەکارێت و چی تێکرێت و چی تێنەکرێت. ئینشاءڵڵا خوا دەستان خۆش بێ. قەرەخەرمان بینە چۆنە لەگەڵی؟ وەڵڵاهی ئەتیادیم قەرەخەرمان وا خۆشە لای من، هەم چەور بێت تۆزێک هەم گۆشتی حیوانی لەگەڵ بێ. خۆی قەرەخەرمانە بێوانە وانە ئەخر هەیە بە سادەیش لێ ئەنێەوە سادەی شەفرێ بەڵام وا خۆشترە. ئاوا خۆشتەگە چەور بێ و باڵێ گۆشت بکەیتە هەر شتێک هەر باشە. کاک داناتوانی بە دووگیش بیکەیت، بە دووگیش زۆر خۆشە. ڕۆنە ینی بە دوو ئامادەی
زۆر شتێکی تایبەت دەرەشەوە ئەو کاتەگەر گۆشتی شیتیانە بێ ئەو حەقیەوە کاتەوە گۆشتیانەوە حەقیواکاتەوە بڵێ یان ڕۆنی کوردی ئەوەی ئەمڕۆی جەنابەت بە گۆشت کردوتە یا بەڕۆنی کوردی کردومان دەستە خۆش بێ خۆش بێ دەشە ساقی شەڵا لە درێژەی بەرنامەکەی نوێت خزمەت جوانە بەڕاستی ڕاستە پێکومان زۆر بە سوودی چەچکەتەوە گەنمە بە سەوزی ڕاستە هەڵیەگریتە و لە ئاش نەکراوە نەبێژراوەتەوە بە کەپەک و بە هەموویەوەیەتی بە هەموویەتی بەڵێ وردە وردە بچینە لای تەوریەکەم زۆر باش با سەرەتا مامۆسای قورئان خوێن کاگەرکان عەبدوڕەحمان بانکەین فەرموو کاگەرکان دوایش لەگەڵ مامۆستا ئەبوبەکر سیدیقیش بانگەکەین و دەسەکەین بەتەوە بەجار مامۆسای قورئان خوێن دانیشێنین مامۆستاگیان فەرموو عليك السلام يا اخوان الغزيل يا رب يا اخوان مفوضة مامۆستاکان بەخێر بێت یاخوا بەخێر بێت سەر چاوفڕ نەیشە بەڕێز مامۆستا ئەبوبەکری سیدیقی مامۆستای ئاینی لە خزمەت یابین با جەنابیشان تەشریف بفەرمون بۆ تەوەرەکە فەرموو مامۆستای جان السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته ماشي قربان ماما صايب رز بخير بيت يا أخوة بخير بيت فرموا قربان جن بخير بني يا أخوة فرموا كاشين بخير بني يا أخوة ثاني برز بخير بن ان شاء الله يا أخوة بخير يا أخوة بخير بن هؤلاء يا الله آمين أجمعين ما وصل لك الرمضان وكوتاي الرمضان شو الحمد كان لله والله ما شاء الله رمضان الحمد لله رمضان كي خوش بو يعني منك خوم بتوانم بلم لم ثمنيك هم هتا أسار رمضان واخوش من نبيني الحمد لله الحمد لله ما شاء الله نساد ونقرم أمجا روجكاني نكوت وندريش شوكاني هرخوش إنسان بثاق النبو زۆر کەسی وهەیە هەر ئەسڵەن هەر بسی نەبووە هەرتین و نابێ پاشان ئەوهم و ڕەحمەت و بەرەکەت و باران و بەفر و خۆشی بەهار و داڵ و دان و ئەوە بەڕاستی هەمووی ئەمە ناز و نیعمەتی گەورەی خۆی پەروەردگار بێ سوپاسی گەورەی لەسەر سوپاسی بکەین باس لەوا کرێ 36 ساڵ جارێک مامۆستا شێخ فاتح ڕەمەزانیەتەوە هەمان ئەو شوێنەی کە بۆ نمونە ئەم ساڵ 11 سێ بووە جەنابەت فەرموود لە تەمەنمان ڕەمەزانی وەکو بڵێ لە هەموو ڕۆکانەوە خۆش نهاتۆتە بەردەمم بەڵام ئەگەر 36 ساڵ بگەڕێینەوە پێش ئێستا هەر ڕەمەزان کەوتۆتەوە مانگی سێ و بەهار ئەگەر بیرت بێ فەرقی ئێستا و ئەو کاتە چی بووە؟ واللهی زۆر کات زۆر چاک بەبیرم نایە بەڵام کاتی وەختە بەعز بوو نەخۆشویستی تقریبا یعنی ئەو کاتە وەزی کوردستان وەزێکی تر بوو هەرچەندە ئێستا قەیران و بێموچەی و وەزعەکە ناخۆشە بەڵام هەتا ڕادەیەک ئەمن و ئاسایش و ئەلحەمدولە ناز و نیعمەتێکی زۆرمان هەیە تۆپوتیارە نەماوە هەندێک لەسەرمان نەماوە شتێکە زیادی کردو بەڵام ئەوانە نەماون ئینشاءڵڵا هەوڵ بدەین زیاتر ئەوانەی کەشتی سەلبی و خراپە هەوڵ بدەین بە هەموو لایەک بە هەموو لایەک یانی هەموو خەڵکی کوردستان ئەو شتە خراپانە لابەین شتە چاکەکان زیاترکەین جا من ئەوەی کە ئێستا بۆیە باسی ئەم ساڵم کرد ئەم ساڵ هەموو بۆ خۆمان ئاگامان لێبوو یعنی ڕۆژەکان نەساردن نەگەرمە بەڵکو هەندێک کاتەیە سادیشە ڕاستە و گەرمای زۆر گەرمای ناخۆش نیست کە من گەرمان بینیوە باوکم بەڕەحمەت ببینیمە بە ڕۆژوو بوو درێنەیە کرد ئەی هەوا خەڵکێکم بینی من ساڵێک لە مەنتیقە سوداژ مەلا بووم ئەو خەڵکە 7 ساعات بە ڕۆژوو بن ماشەڵڵا هەموو وەزعێکی ناخۆش و ئارەقە و گەرما و بەدەگمە نەبووە نان دەتوانانی بە ڕۆژوو بن ڕاست مامۆستا ئەبوبەکر من باوکم حاسبی بکەن هەم بە ڕۆژوو بن یعنی زۆر قورس بوو باوکم بەڕەحمەت بێ مالیدی 57 بوو مامۆستا شێخ فاتح ئەیناسە لە نزیکەوە ئەی فەرموو لە تەمووزە لەگەڵ مردووی هەموو لایەکە لە تەمووزە لە ڕوومادی عسکەر بۆ بە ڕۆژوو بوون جا بێنە لەبەر چای خۆت لە تەمووزە لە ڕوومادی عسکەریش بی بە ڕۆژوو بیت دەبێت چەند قورس بوو بێ بەڵێ بەڵام الحەمدولillah ئەم ساڵ ینی وەکو دەڵێ جیاواز لە ساڵەکانی کە لە ساڵانی ڕابردوو پاشان ئەوم ڕەحمەت و بەرەکەت و باران و بەفر و هەوا خۆشی کە لە کوردستانی ئێمەوە ینی گوزەرێکی شتێکی زۆر گەورەیە بە حەقە جێگەی ئەمەیە کە ئێمە سەزەی شوکر بەرین زیاتر و زیاتر ڕووکەینە خۆی پەروەردگار زیاتر شوکری بکەین بۆی کە نازی نیعمەتەکەمان زیاترکە لە ئین شاکرتم لە ئەزیدەن لەکم ئینشاءالله طبعا وخێرەتی ماوەسارەکانی دووەم جارە تەشریفیان زۆرمان پێخۆشە بەس ستایلی ئەمڕۆی
زۆر ماشەڵڵا جوان و سەوزە پۆشێ بەلای شێخانی تەریقەت و ئەوانەیە جلە بەرگەکانی وایە وانی مامۆستاکان درێسە قوربان جان دیوە یەخوا بەخێر بێت. مامۆستاکان با سەرەتای پرۆگرامەکە و تەوەرەکە بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز بڕازێنەوە فەرموو. بإذن الله. أعوذ بالله من الشيطان الرجيم وجاءوا أباهم عشاء يبكون قالوا يا أبانا إنا ذهبنا نستبق وتركنا يوسف عند متاعنا فأكله الذئب وما أنت بمؤمن لنا ولو كنا صادقين وجاءوا على قميصه بدم كذب قال بل سولت لكم أنفسكم أمرا فصبر جميل والله المستعان على ما تصفون وجاءت سيارة فأرسلوا واردهم فأدلى دلوه قال يا بشرى هذا غلام وأسروه بضاعة والله عليم بما يعملون صدق الله العظيم. جزاك الله. جزاكم إن شاء الله. شيخ فاتح معلومی جنابتە قورئان وەبزانم بەشێکی زۆری چیرۆک و قیسەسەوانیە ئەوش خۆی ماناو مەدووری دیەوەش کە مامۆساش خوێندیانی بەڕاستی هیچی لە چیرۆکە هەرە کاریگەر و لە سورەتە گەورەکان کە سورەتی یوسفە هەستی یوسفەکە ڕاست خۆی تۆفیق بە یاخۆڵا دەنگێکی خۆش و کوردیانە و نەرم زۆر شیرین جزاك الله إن شاء الله. ماسەگەم بچینە سەر تەوەرەی ئەمڕۆی خۆمان کە ڕەمەزان قوتابخانەی ژیانە جنابی مامۆستا بەشێکی باس کرد لە پێشەکێکا کە چۆن ئێمە ڕەمەزان بەرینە سەر ژیانی ئێمە و چۆن بەڕاستی دەرسوانە لە ڕەمەزان وەربگرین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. سرتا دەستخۆشیتا لێ دەکەم بۆ جەناب و مامۆستادانا و هەموو ئەو بەیانی کە زەحمەتێکێشن ئەم کەناڵە بەڕێزە سوپاسی خۆی پەروەردگارەکەین بەڕاستی جێگەدەستی دیارە و بەتایبەتی لە مانگە ڕەمەزان لە مانگی ڕەمەزاندا خزمەتێکی گەورە دەکا بە خەڵکی کوردزبان لە هەر جێگایەک بن لە هەر شوێنێک بن لە دەرەوە بن لە کوردستانی ڕۆژهەڵات بێ ڕۆژ ئاوا بێ لە کوردستانی خۆمان لە هەر شوێنێک بن دەستان خۆش بێ خۆی پەروەردگار زیاتر قووەت و نیشاط و چالاکی و هێزی جەستەیی و مادی و معنەویمان پێ بدات ئینشاءڵڵا بۆی کە زیاتر موسڵمانان ئیستیفادە لەم کەناڵانە بکەن ئەوەش دەستان خۆش بێ ئینشاءڵڵا. بەڵێ جا من بۆ دەست پێ دەکەم پیرەمێرد ڕەحمەتی خۆی لێ بێ دەڵێ کە باسی بابەتێکی دەکرد مەسە بابەتێکی باس کردە دەیگوت نازانم لە چۆ من دەستی پێ بکەم ئەم بابەتە زا ڕەمەزانیش ڕەمەزان کە یعنی ڕوکنێکی گەورەی ئیسلامە ڕەمەزان کە لە حەدیثی قودسیە خۆی پەروەردگار جەل جەلالوهو کە بفەرمێ پێغەمبەری خوا سەڵم کە دەگێرێتەوە فەرمێ خۆی پەروەردگار فەرمیەتی کردەوەکانی بەنی ئادەم هەموو بۆ خۆیەتی مرۆڤەکان بۆ خوانە بۆ قازانجی خوانە نوێشکردن حەج تاعات عیبادەت خزمەتکردن شتی ئیداریات کاروباری ئابووری دارایی مەسائلەکان بەڵام دەفەرمێ ئیلا ڕۆژوو نەبێ خۆی پەروەردگار دەفەرمێ ڕۆژوو بۆ منە هەر بۆ خۆشم پاداشتێ جا مەبەستم
یعنی ڕۆژیەک ئەوەندە گەورە بێ لەبێ یعنی باز چۆن ئێمە باسی بکەین چۆن بتوانین مەتحوسەنایی ڕۆژوو بکەین چۆن بتوانین یعنی حقیقەت و واتای گەورەی ڕۆژوو سوود و قازانجی گەورەی ڕۆژوو بەڕاستی بم بەڕامە و بەدەیان بەڕامەیتر تەوا نابێت بەڵام بە هەر حاڵ وەکو جەنابت فەرموود ڕۆژوو بەڕاستی مەدرسە و قوتابخانەیەکی گەورەیە بۆ پەروەردەکردنی مرۆڤەکان یعنی هەموو مرۆڤێک دەتوانێت ئیسفادە لە دەرمانی ڕۆژوو بکە دەتوانێت ئیسفادە لە ڕۆژووگرتن بکە ئیسفادە لە پەروەردەکردنی خۆی کە بە ڕۆژوو دەیکا بیکە چکە بەگاڵتە نییە ئەو وڵاتانەی وەکو ئەوروپا و ئەمریکا و ئەوانش هەندێک لە وڵاتانی ئەسکەندیناڤی کە قوتابخان یعنی عیلاجیان داناوە بە ڕۆژوو خەستەخانەیان داناوە بە ڕۆژووگرتن دیارە تەمەن ئەوان بڕوان بە بەرنامە ئێمە نییە وەکو شەریعەتی ئیسلام بەڵام ئەوان هەستاون ئەنواعی نەخۆشخانەیان داناوە نەخۆشخانەی بە ڕۆژوو بوون بۆ نەخۆشیەکان بە تایبەتی ئەو نەخۆشیانەی کە ئەمڕۆ زۆری بۆ مرۆڤایەتی هێناوە نەخۆشی سەرەتان شەکرە زەخرەت ئەو نەخۆشیانە جا بەهەرحاڵ بەڵام ڕۆژوو بەڕاستی لە بۆ پەروەردەکردنی مرۆڤەکان بۆ پەروەردەکردنی هەموو لایەکمان بەڕاستی قوتابخانەیە بەڕاستی مەدرسەیە بەڕاستی یعنی پەروەردەمانەکە بتوان ئیسفادەی لێ بکەین سەیدێک یعنی لە کۆمەڵێک بابەتەوە ئێمە دەتوانین ئیسفادەمان لە ڕۆژووگرتن کردبێ ئیسفادەمان لە مانگی ڕەمەزان کردبێ بۆ نمونە ڕۆژوو پەروەردەکردنی کۆمەڵایەتی و ئەخلاقی ئینسانەکانە پەروەردەکردنی کۆمەڵایەتی و باری کۆمەڵایەتی یعنی خەڵکەکە و باری ئەخلاق و ئاکار و ڕەوشی بەرزە سەیرێکە بۆیە کە پێغەمبەری خوا دەفەرمێ سەڵەم بە ڕۆژووبوون ئەوە نییە کە ئینسان بە ڕۆژوو بێ لە نان خواردن و ئەو شتانە تۆ دەبێ بە ڕۆژووبی لەوەی کە ئەگەر کەسێک قسەیەکی پێگوتی ئەگەر هات و جەهل و نەزانێکی لەگەڵ کردی ئەگەر شتێکی لەگەڵ کردی تۆ قسە نەکەیەوە لەوە بە ڕۆژووبی یعنی دەنگ نەکەی فلا يرفث ولا يصخب ولا يجهل نابێتەوە لە مقابلی کەسێک کە خوا نەخواسە قسەیەکی خراپەکە قسەیەکی ناشرینەکە جەهل و جەهالەتێکت بەسەردا دەکات نەزانێکەکە قسەیەکت پێڵێ شێکت پێڵێ تۆ لە مقابلی ئەوە بەرامبەری نەوەسیەوە خاڵت کە ڕۆژوو بەڕاستی فێری ئەوەمان دەکا پەروەردەمان دەکا کە فێری ئیخلاس بین ئیخلاس یەکلابوونەوە بە خوای پەروەردگار ئیخلاس بەڕاستی زۆر گرینگە لە هەموو گفتار و کار و کردەوە و هەموو حاڵەتەکانی ئێمەدا ئیخلاس مهمە کە ئینسان بەڕاستی بە ئیخلاس عیبادەتی خوای پەروەردگار بکە چکە حەدیثی قودسیە کە پێغەمبەری خوا دەفەرمێ سەڵەم خوای پەروەردگار فەرمێتی ئەنا ئەغنە الشوڕەکای عەنی الشرک من لە هەموو هاوبەشکاران دەوڵەمەندترم لەوەی کەوا پێویستم بە شریک نییە هەر کەسێک هەر کردەوەی بکا و کەسێکی تر بکا بە شەریکی من دەفەرمێت تەرەکته و شرکەه دەفەرمێ خۆی و ئەو شەریکەی کە قەراری داوە فڕیانە دەم نامەوێ پێویستم پێی نییە لێبێنیازم بۆیە بە حەقەت قورئانیش دەفەرمێ فەمەن کان یەرجو لقاء ربه فلیعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربي أحدا نابێ ینی بە عیبادەت و بەنداتی خوای پەروەردگار بە هیچ شێوازێکی نابێ خوای پەروەردگار نابێ شەریکی بۆ قەرار بدرێت جا ئەوە بەڕاستی بەچی دەکرێت بە ئیخلاس ئینسان دەبێ ئیخلاسی بەقوت بێت بەهۆی بەڕۆژووبوونەوە فێری ئیخلاسە بین بەهۆی بەڕۆژووبوونەوە ئێمە فێری ئیخلاسە بین کەواتە بەڵام ئەیبزانین بەرووبوومی ئیخلاسی چییە بەرووبوومی ئیخلاس کە ئینسان کە ئاوا ئیخلاسی هەبوو یەکلا بۆ خوای پەروەردگار لە عیبادەتکردندا لە هەموو کاروبارێکە لە هەموو شتێکە ئەو کاتە دەفەرمێ نەزاحەت و سەرکەوتن و سەرفرازی بەدەستهێنێ لە دنیا و لە ئاخرەت ڕاست مامۆستا قوتابخانە قۆناغا ینی مناڵە کاچێتە قوتابخانە لە باخچەی ساوایان بۆ سەرەتایی دواتر بۆ ناوەندی دوای بۆ ئامادە اینجا زانکۆ پەیمانگا خوێندنی باڵا چۆن ئێمە ڕەمەزان یعنی بشوبهێنین بەم قوتابخانەیە ینی چۆن ئەم قۆناغانەی تیا
بۆ خۆمانتیایە بەرجەستەکەین لەم سی ڕۆژەیە یعنی کە باسەکرێ ئەوڵەکەی و ناوەڕاستەکەی و ئەخیرەکەی و ڕۆژەکانی و شەوەکانی یعنی ئەمانە چۆن قۆناغێکن دابەشیان کەین تەمان ئازم کردی یەکەم ینی ئەو ڕۆژوو کێمە دەچێنە ناو مانگی ڕەمەزانەوە دیارە ئەو نیەت و ئیخلاسە زۆر گرینگە ئەمە باسمان کرد ئەوە کە نیەت و ئیخلاسێکی گەورەی لێبێنی و پاشان وردە وردە کە ئینسان بە ڕۆژووە بێ دەچێتە ناو زیکر و تەسبیحات و تەهلیلە و دیراسەی قورئان و وردە وردە هەتا دەگاتە شەوانی قەدر ئەمجا لە شەوانی قەدر بەڕاستی دەبێ ئەو کەسە ئەو دوعاکە اللهم إنك عفو تحب العفو فاعف عني دەبێ بەرە ئەوە بسی کە تۆ ینی خۆی پەروەردگار عەفوت بکە ئەگەر خوا نەخواستە ئەو هەڵە و کەم و کوڕ و خراپانەی کە ئینسانەکە هەیەی لە پێشتریش یانە خۆ هەر لە مانگی ڕەمەزانیشە ئەگەر شتێکی هەبوو بێ نەزانێکی کردبێ نیەتی پاک نەبێ یان بە ڕۆژوو نەبوو بێ یان نەگەڕابێتەوە بەلای خۆی پەروەردگار بەڕاستی بە بگەڕێتەوە زیاتر بێتەوە شەوانی قەدر لە شەوانی قەدر زیاتر بیر بکاتەوە بیر لە بەرنامەی خۆی لە داهاتوو خۆی چایە بخۆی دابژێرێتەوە بە ژیانی خۆی بەرەو کوێ دەڕوا ئەو مانگی ڕەمەزان تەوا بوو تەمەنی ئەویش تەواوە بێ وەڵحاصڵ دەبێت لە مانگی ڕەمەزانەوە بە تایبەتی دراسەکردنی قورئان کە تەمەن مانگی ڕەمەزان مانگی دابەزینی قورئانە ئەم دەستوری گەورەی خۆی پەروەردگار کە بۆ هەموو جیهانی ناردووە بە تایبەتی دەراسەکردنەوە کە چۆن پێغەمبەری خوا سەڵەم کە جوبرایل سەلامی خوا لەسەر بێ هاتووە و دراسی قورئانی کردو و قورئانی خوێندە جوبرایل جێ لێ ڕاگرتووە ئەم دراسەکردنی قورئان بەڕاستی دەبێ یعنی ئێمە لە خۆمەندا بەرجەستەی کەین ئەبێ یعنی هەموو واتاکان هەموو ماناکان هەموو حرەکات و سەکەنات و بۆچوون و قسە و باس و کاروبارمان خزمەتکردنمان کاروباری ئابووری کاروباری سیاسی کاروباری ئیداریمان هەمووی بەڕاستی دەبێ بهێنینەوە سەر شێوازی قورئان کەواتە کۆتاییەکەی و شەهادەکەی ئەوەیە کە لێخۆشبوون بەدەستبێنین لێخۆشبوون بەدەستبێنی تەقواش و تەقوا و پارێزکاری و ئامادەیی و زیاتر یعنی نوێبوونەوە چونکە ئەوەش خاڵێکی ترە ئینسان مراقبەی دەستەکەوێت لە مانگی ڕەمەزانە مراقبە یعنی تۆ کارەکانت خالیس و پاک و خاوێن بێ لەم بڕوایی کە هەتە ئێستا کە بڕوات بە غەیبە زیاتر بە قووەتر بێ وەکو چۆن حەزەی فەرمێ ئەن تەعبود الله کەئەنەکە تەراه تۆ ینی بەو شێوازە لێ بێ کە عیبادەتی خۆی پەروەردگارەکەی وەکو بیبینی کەواتە لە هەموو کار و کردەوە لە هەموو حرەکات و سەکەنات و لە هەموو ئیشەکانە ئینسان ئەو ئیخلاس و خولوسیەت و یەکلایبوونەوە و پاک و خاوێنی و بێگەردی بەکاربهێنی ئەوەش خاڵێکی گرینگە خاڵێک ترمان لە ڕەمەزان ئینسان بەڕاستیە بێ وای لێ بێکەوە بچێتە ناو سەبرەوە خەسڵەتی سەبر بەدەست بهێنێ دیارە سەبر سێ جۆری هەیە بە هەر حاڵ ئیبن قەیمی جەوزی قسێکی جوانی هەیە دەفەرمێ خۆی پەروەردگار سەبری کردووە بە ئەسپێک کە قەت ناگلێ کردوێتی بە شمشێرێک قەت خوار نابێ کردوێتی بە سوپا و جوندیەک کە قەت تێ ناشکێ ئەیکا کردێتی بە قەڵایەک بە حەیاتی ئەو قەڵایە کەس ناتوانێت بیگرێ بۆیە دەفەرمێ فەالسەبر وەالنەسر ئەخەوانی شەقیقانی سەبرگرتن و سەرکەوتن دوو برای دایک و باوکین بەیەکەوە دروست بۆیە ئینسان لە مانگی ڕەمەزانە ئەو کەسێک کە بەڕۆژووە پیاوان ئافرەتان هەموو لایەکمان دەبێ ئێمە سیفەتی سەبر یعنی وا پەروەردە ببین کە فێری سیفەتی سەبر بین سەبرمان هەبێت لە سەد تاعەت و عیبادەتی خۆی پەروەردگار نەڵێن وەڵای کاکە ئەم نوێژە تەواو نەبوو ئەم ڕۆژە تەواو نەبوو ئەم حەجە تەواو نەبوو ئەم خزمەتکردن تەواو نەبوو ئەم زەکات نا دەبێت سەبرت هەبێ سەبرت هەبێت لەسەر گوناهکردن گوناه نەکەی لە گوناه دوورکەوێەوە ئەوە یعنی کەسایەتی و شەخسیەت و جوانی و گەورەی ئینسان لەوەیدا کە تۆ نەچێ ناو گوناه و تاوانەوە جا سەبر لە سەب مصیبەتیش ئەو خاڵێکی زۆر مهمە من لە ماوەنە لە شوێنێک بووم شتێکیان لێ قەوما بوو بەدەیان ناشکوری کرد ئەو نەفەرە یاخن نەسەحەت مەکرد نابێ ناشکوری ئەمە کاتی سەبرە کاتی خۆ بە خۆ داگرتنە تۆزە سەبر بگرێت تۆزێ قسە مەکە هەر ئەگەر دڵیشت ناڕەحەتە خەفەتت بەڵام قەیناکە قسە مەکە یعنی ناشکوری دەرمە بڕە چونکە لەم مصیبەتەش گەورەتر و ناخۆشتر هەیە خاڵێکمان سەبرگرتن فێری عیفەت و دەستپاکی و پاک و خاوێنیمان دەکات حەدیثەکە دەفەرمێ یەدع شەهوەتەهو وطعامەهو من ئەجلی خۆی پەروەردگار دەفەرمێ
دەفەرمێ ئەم ئینسانە کە بە ڕۆژووە واز لە هەرچی ئارەزوو بازووی ئارزوەکانی خۆی هەیە و ئەو لەزەت و خۆشیان و چێژانی کە هەیەی وازی لێ دێنێ وا لە خواردنە هێنێ لەبەرچی خوا دەفەرمێ خۆی پەروەردگار فەرمێ من ئەزلی لەبەرخاتی من زەوە زۆر گرینگە بەڕاستی کەواتە ئینسان ئەگەر بە ڕۆژوو بێ لە مانگەدا کە بە ڕۆژوو فێری ئەو عیفەت و پاک و خاوێنی دەبێ لەبەرخاتی خوا وازی هێناوە لە شەهەوات و ئارەزوو و بازی و شتەکانی خۆی کەواتەوە خاڵێکی زۆر گرینگە بەڕاستی کە ئینسان فێری ئەو عیفەتە دەبێ خاڵێک ترمان ئەمەیە کە لە مانگی ڕەمەزان ئینسان فێری سەخاوەت و سەخاوەتمەندی و دەستی بەخشندەیی دەبێت کە بەڕاستی ئەوە ئێمە وەکو ئێستا لەم کاتەدا زۆر پێویستیمان بە دەستی بەخشندەیی دەوڵەمەندەکانە دەستی بەخشندەیی ئەو کەسانێک کە خوا پێی داون زۆر پێویستمان پێیەتی خەڵکی فەقیرمان زۆرە خەڵکی نەدانمان زۆرە خەڵکێکی زۆرمان بە تایبەتی ئەوەی کە فەرمانبەر و موسەخۆرە فەقیرە بە زۆری وەزعیان زۆر خراپە وەزعەکەیان زۆر نالەبارە موسیەیەکیان هەیە ئەوتان ئەم دەسەڵاتە ئێمە وەزعەکەی بۆ حاڵە گەیاندووە خزمەتی میلەتیان پێ ناکرێت خزمەتی میلەت ناکەن و ڕێز و شکر و سوپاسی ئەو هەموو ناز و نیعمەتە ناکەن بە تایبەتی ئەم میلەتە داماوە ئەو هەموو مەینەتی و مەحنەت و نەدامەتی و دەربەدەری و ئەنفال و ڕاکە ڕاک و کوشتن و بڕینە کەسی ئێستا موسیەیەکیان پێڕەوا نابینن لەبەرەوە بەڕاستی دەستی بەخشندەی زۆر گرینگە لەم کاتەدا بە تایبەتی دەوڵەمەندەکان ئەوانەی کە خوای تەعالە پێی داون زۆر دەوڵەمەندمان هەیە بەداخەوە زۆر بەداخەوە نانە مزگەوت بە ڕۆژوو نابن کەواتە ئاگیان لە فەقیریش نییە جا چۆن دەبێ ئەی باشە تۆ ئەم ماڵە کە خوای پەروەردگار پێی داوی و ئەما بینیعمەتی ڕەبیکە فحەدث دەبێ باسی کەی و پێغەمبەری خوا دەفەرمێ سەڵەم دەبێت ئەو نیعمەتە کە خوای پەروەردگار پێی داوی ئاثار و شوێنەوارەکە دیار بێ پێوە دەبێ پێوەی دیار بێ کە چییە بەخشندەییە بۆ لە مانگی ڕەمەزانە پێغەمبەری خوا سەڵەم دەفەرمێ کان ئەجوەدە الناسی لە هەموو کەس سەخاوەتتر بووە هەرچی هەی بووە چۆ بەخشیوێتی بۆی ئێمەش بەڕاستی دەبێ ئاوا لە مانگی ڕەمەزانە فێری بەخشندەیی فێری دەستکراوەیی فێری ئەوە بین کە ماڵی خۆمان ببەخشینەوە قەیناکە کاکە نایدێ بە خەڵکێک نایناسی زۆر دەوڵەمەند هەیە ئەڵە من نایناسم بەس بیدە بە فەقیرەکە بیدە بە خزمەکان بیدە بە کەسەکان ئەی فەرقی چییە دەڵێ خێزانی عەبدوڵای کوڕی مەسعود ڕزای خۆیان لێبێ ماڵ و سامانی هەبووی دەوڵەمەند بوو لەگە ژنەکان گوتیان باشە پێغەمبەری خوا دەفەرمێ سەدەقە بکەن تەسەدەقوا وەلو من حلییکن باک و خەشڵەکانی خۆشتان بێ خێری لێ بکەن باشە ئێمە خێرەکەین دەوڵەمەندین بەڵام نازانین دەبێ بیدەینە هاوسەرەکانمان کە فەقیرە دەڵگوتیان با بچین پرسیار لە پێغەمبەری خوا سەڵەم دەرچوو بۆ لای پێغەمبەری خوا سەڵەم گوتیان ئەی بیلال ئێمە هاتووین بۆ لای پێغەمبەری خوا سەڵەم پرسیارمان هەیە ئەویش فەرمی چێن ئەوانە فەرمی زەینەبە فەرمی کام زەینەبەیە دیارە زەینەبەکان زۆر بوون خێزانی عەبدوڵای کوڕی مەسعودە پرسیارەکان وەدا پرسیارەکەمان ئەمەیە کە ئێمە ماڵ و سامانمان هەیە خەشڵ و ماڵمان هەیە مارەیی ئەمانی بکەین بەخێر دەتوانین بۆ هاوسەرەکانمان کە فەقیر و دەستکورتن بیان دێنێ فەرمی بەڵێ ئێوە بۆ خزمەکانی خۆتان دوو خێتان دەگاتێ خێری سەدەقەکە و خێری خزمەتی جا بۆیە ئەو کەسانێک کە دەوڵەمەندن کە خۆی پەروەردگار پێی داون با ماڵی خوان ببەخشنەوە بیدە بە فەقیرەکان بیدە بە خزمەکانی خۆت هەم خۆشەویستە بی هەم ئەوان پێویستیان بە خەڵک نابێت دەست لە خەڵکی تر پان ناکەنەوە دوو خێری گەورەش دەگاتێ دەستخۆش خزمەت قورآانی پیرۆز لای وەختێتی مامۆستای بەڕێز لە خزمەتی یابین أعوذ بالله من الشيطان الرجيم يبصرونهم يود المجرم لو يفتدي من عذاب يومئذ ببنيه وصاحبته وأخيه وفصيلته التي تؤويه ومن في الأرض جميعا ثم ينجيه كلا إنها لظى نزاعة للشوى تدعو من أدبر وتولى وجمع فأوعى
وجمع فأوعى إن الإنسان خلق هلوعا إذا مسه الشر جزوعا وإذا مسه الذين هم على صلاتهم دائمون والذين في أموالهم حق معلوم للسائل والمحروم والذين يصدقون بيوم الدين والذين هم من عذاب ربهم مشفقون إن عذاب ربهم غير مأمون صدق الله العظيم. جزاك الله الغازي يا ربي يخرم فضله. نازم مامۆستا شێخ فاتح برایین دەرهێنەر یەکلامم کەنەوە بچینە ناوبڕیان بەردەوام بی لەسەر ئەم تەوەرێمان. کاک عەبدولخالق بەردەوامە بین مامۆستا گیان. باسمان لە ئەوە کرد کە ڕەمەزان وەک قوتابخانەیەک بێ بەڕاستی ئێستا ئێمە ئەمڕۆ 25 ڕەمەزانە 25 ڕۆژی ڕۆیشتووە خۆی پەروەردگار لێ قبوڵ کرد بێتین ئینشەڵڵا تەمەنیشمان باقی کا بۆ ئەم چەند شەو و چەند ڕۆژەی کەماوە ئینشەڵڵا. گرنگترین شت ئەوەیە لە تەمەن باست کرد لە سەبر و لە بەخشین و لەمانە بەڵام لەسەر و هەموویەوە وەکو بڵێ ئەگەر هەر هەمووی کۆکەیتەوە بەجیا لە ستای تەرازێک و بابەتێکی تریش بەجیا بێ. گرنگترین شت چییە تاکی مسلمان مرۆڤی مسلمان چه ئافرەت چ پیاو لەم قوتابخانەوە دەستی خا لە ڕەمەزان کەسی ڕۆژەکە تەواو بوو یەکەم ڕۆژی جەژنە و جەژنە جێڕین چ شتێ زۆر گرنگە؟ دیارە شتی زۆر گرنگ زۆر زۆرە بەڵام ئەوەی کە لە هەموو مهمترە ئەوەیە کە هەمومان چ پیاوان و چ ئافرەتان چنگەنج و لاو و تازە پێگەشتوەکان هەمومان بەهۆی ئەم بەڕۆژ بوونەوە ببینە ئینسانێکی ڕێک کەسایەتێکی گەورە و جوانمان دەستکەوت بێ خەسەتە جوانەکان ئەو خەسەت جوانانەکە وەکو ئیخلاس و سەبرگرتن و باری مەسەلەی کۆمەڵایەتی و ئەخلاق و ڕەوشت و ئاکار و سەخاوەت و ئەمانە بەهۆی ئەمانە کە وەکو دەڵێ وەکو بناغایەک دامان نابێ خۆمان ڕازان بێتەوە بەو ئەخلاق و بەو خەسەت جوانانە مهم ئەوەیە لە کە هاتینە دەرەوە لە مانجی ڕەمەزان کەسێکی جوان بن بەڕازی کەساتێکی گەورە بین کەسێک بین کە دوایی خوا نەخواستە کە ڕەمەزان ڕۆی عینە نێنەوە سەردار و باینجانەکەی زەمانی قەدیم مەسەلە بۆ نمونە ئەگەر کەسێک تووڕێی کردی تۆڵەوە تۆڕەتر بی دۆ شاوتێک کەڵاوکەی هەر هاوسەرەکەی مەسەر چاشی بۆ لە ناچە چێشتێکی بۆ نەکرد خێرا تەڵاق بخواتەوە خێرا بیکا بە شێشە و بێشەوە بەسم ڕەزم و ئەمانە لە منداڵەکەی یانی بدات یانە خۆل لەگەڵ هاوڕێکی خۆی ئیدارە نەکا لە ناو سیارەیە تۆڕە ببێ لە ناو مزگەوت تا تۆڕە ببێ پرسیارێکی لێ بکەن وەالحاصڵ یانی ئەو سیفات و خەسلەتانە ئەو مهمە کە ئەم ئینسانێکی گەورەی لێ ینی بمێنەوە ئەم سیفەتانی وەری گرتووە لەم قوتابخانە دوای ڕەمەزان ژمێنێتەوە چونکە نیشانەی قبولبوونی ئەمەل کە دیارە ئەمە تەمەن ئەوەش خاڵێکی ترە کە کاتی خۆی ئیبراهیم پێغەمبەر سەلامی خۆی لەسەر بێ کە ئەو بینا گەورەی مەکە کە ماڵی خۆیان کە دروستی کرد دوو شتی باس کرد فەرمی ربنا تقبل منا إنك أنت السميع العليم خوا لێمان قبول کەی ئەم کارەکە بۆ تۆمان کرد دووەم فەرمی وتوب علينا إنك أنت التواب الرحيم خوایە ئەگەر کەم و کوڕی و خەلێلێکمان هەبێ ئەو تۆبەمان لێ قبول کەی پەشیمانی لەو کەم و کوڕیە جاوە ئەوە خاڵێکی گرنگێ کە ئێمە یعنی ئەم ڕەمەزانە کاتێک دەبێ ئێمە یاکو دەڵێ هەسی لە ڕابگرین ئەم ڕەمەزانە کاتێک قبول بووە خۆی پەروەردگار وەری گرتووە تۆ بووی بەهرەمەند بووی سوودی گەورە لەم ڕۆژۆ وەرگرتووە کاتێک کە لە دوا ڕەمەزان وەکو ڕەمەزان چاک بی یانە خۆ لە کاتی ڕەمەزانە باشتر بی یعنی لە مامەڵێ ڕۆژانە لەگەڵ خەڵکە لە قەزیەی تەسەڕوفات و دەستێوەردان و شتی ئیداریات و کاری ڕۆژانە و لە ماڵەوە و کاری کۆمەڵاتی و
ئاکار و ڕەوشی بەرز و قسەکردن و وەڵحاسڵ ئەوانە لە هەر هەمیە ئینسانێکی ڕێکوپێک بە کورتی شەحنێ بکاتەوە بۆ یان زەمانەکەی تر تەواو ئینسانێکی تازە و ڕێکوپێک و بە شخصیت و بە کەسایەتی لێ دروست بوو ڕاست ماوەسا ڕەمەزانانی کۆن بڵین ساڵەکانی هێشتاکان نەوەدەکان پێشتر ئەگەر ئێوە زیکرات و یادەوەری خۆشتان هەبێت لەگەڵ ڕەمەزانە لەگەڵ باسی ئەو لادیانی لای خۆتانە کرد کە مامۆسابی لە سووداش لەو کاتانە بە تایبەتی 30 ساڵ پێش هێزەکەدانە گەرم بوو اینجا ژیانیش بەم جۆرە نەبوو قرس بوو بەڕاستی ینی قرس بوو خواردن بم جۆرە نەبوو ینی ئەم هەموو شتالەتی فێنکەرەوە ئەمە نەبوو هەنی جارەوە بوو کەسێک بۆ هەواڵێ بۆ شتێک لەم لادێ بۆیە کاغەزێکی بردا بۆ لادەیەکی دوور خۆمە تەلەفۆن نەبوو موبایل نەبوو هیچ نەبوو ئەو کاتە ئەگەر نمونەی پیاوشنە ساڵحەکانی کۆنی خۆمان کە چۆن بە ڕۆژوو بوون چۆن تەقوادار بوون ماوەسا چۆن شەو نوێژ و عیبادەتیان هەبووە چۆن خاوەنی تەقوایەکی باش بوون لە کاتێکە عوامیش بووە ینی ئەو نمونانە لای جنابتان زۆرە ئەگەر بۆمان باسکەن پێمان خۆشە وەڵا نمونە زۆرە من هەر باوکی خۆم هزار ڕەحمەتی خوا لەویش لەکان بێت هەم ینی مەلای گوندەکەی خۆمان بوو ماوەیەکەوەی کە من بەبیرم بەیانی چ گوندێ ماوەسا گوندی کاریبی لە مەنتقەی کۆیە و هەم فەلاحیش بوو یانیشتی لە خەڵکی وەرنەدەگرت جا بەبیرم عازم کردی ئەو کاتەش بەبیرم دێ کاتی دروێ نەبوو دروێنەکردن باوکم بە ڕۆژوو بوو ئەجا هینیانەکرد دەچوون دەسە سڕیان تەڕێکرد ماوەسە دیاندا بەسە سەری خۆیان ئەوەدە گەرما بوو زۆر گەرما بوو تاوان ئەو مەنتیقی ئێمە بە تایبەتی زۆر گەرمە لەگەڵ ئەوەشە خەریکی دەروێنە بوویانی بە ڕۆژوو ئەو کاتە تا من ڕۆژ درێژی بەهار نزیکی 7 ساعات بە ڕۆژوو بن ماشەڵڵا ئەوە ئەمجا پاشان کە ئاواش بوو دوایی دەهاتن نوێژی تەراویحمانەکرد من بەبیرم دێ لە مزگەوتێکی خۆمان 20 ڕکعات نوێژمان دەکرد ماوەسا 23 ڕکعات ئەو کاتە وا بوو وەکو ئێستا خەڵک ئیسلاحەتیشدایە 11 ڕکعاتەکە لە کۆلە کاتەوە تەواو تۆزە مامۆستا درێژی بکاتەوە نوێژخۆنەکان بۆڵە بۆڵیشەکان ئەگەر مامۆستا هەندێک قورئان بخوێنێ ناڕازیشن بەڵام ئەو کاتە ماشەڵڵا 23 ڕکعات مامۆستا بەم ماندوو بوون بەم عارەقە و بۆن عارەقە و ناڕەحەتی و ئەو خەڵکە فەقیرە لەگەڵ ئەوەشە هەر خەریکی ئەوە بوون ئەنجا شەوانی قەدر ماشەڵڵا ینی ئەو خەڵکە زۆر ئازا بوو جا شتێکیش هەبوو مامۆستا لە کاتی پاشێوانەکو جەنابەت فەرمووت کەناڵ ئەو شتانە نەبووە سەعات ئەگەر کەسێک سەعاتێکی هەبووە سەعاتێک هەبوو سەعاتێکی خڕی گەورە بوو بەدەگمەن ینی چەند کەسێک سەعاتێکی ئەوهای هەبوو جا باوکم بە ڕەحمەت بێ پاشێوەکان هەڵەسا سەڵایە کرد بەس دەنگی خۆش بوو لە هەندێک شوێنی لە هەندێک لادێ تەپڵیان لێدا لە هەندێک شوێن تەنەکان لێدا لە هەندێک جێگا ئیتیشتی ئاوانە کرد بەڵام لە هەر هەمووی خۆشتر ئەو بوو کە ئەو خەڵکە ئەو کاتە عەقیدەیەکی پاک و خاوێن و خەڵکێکی سادە خەڵکێکی فەقیر دیندار مسڵمان والحاصل دینداری زانی بێ جێبەجێ کردووە بۆیە خوای پەروەردگاریش ئەو ناز و نیعمەتەی ڕژاندوو بەسەریاندا من بەبیرم نایە بە حیاتی بەبیرم نایە گوتبێتیان فڵان کەس بردویانە بۆ خەستەخانە نازانم خەستەخانەش دویانە بووە بردویانە خەستەخانە و عەمەلیاتیان کردو و نەشتەرگەری و ئەها بەخوا لەژێر عەمەلیات دەرنەچوو شتیوان نەبووە هیچ نەبووە من بە حیاتی نەمبیست و یعنی بڵێن فڵان کەسیان بردووە بۆ تا ئەم ساڵانە ئەخیر هەتا ئەم ساڵانە ئەخیر خەڵک نەیزانی بۆ نمونە من ڕۆژێک لە شوێنێک بووم بەڵام پیاوەکە بە تەمەن بنیست کە 10 ساڵە من گەورەتر بوو دەگوت مامۆستا دەگوت ئێمە کاتی خۆی لە لادێ بووین ئەم خواردن و ئەم شتە ئەمانە ئێستا نەبوو دەچوین هەم دریۆنەمانە کرد خۆمان ماندووە کرد فەلاحەت و کرێکاریمانە کرد دۆمان پێبوو لەگەڵ هەندێک پیاز و سەلکە پیاز و نێرکە پیاز و ئەمانە دەمان خوارد و ئارەقەیەکی زۆرمانە کرد دەیگوت نەخەڵەوەی زانی زەخە چییە نەشەکرە چییە نەخۆشی هیچ شتانە نەبوو بەڕاست ئەوە ناز و نیعمەتێک بوو لەگەڵ ئەو کاتە ڕۆیشت لەگەڵ ئەو کاتە ڕۆی ئەم میلەت ئێمە هەتا نەگەڕێتەوە بۆ ئەو فیترەت و پاک و خاوێنە و ژیانی لادێ و سادەی و خۆشی و
دڵپاکیە بەڕاستی لەم نەخۆشیانە زیاری نابێت ڕاست ڕۆژ بە ڕۆژ سیرێکە نەخۆشی وا پێیابێ دەڵێن ئەمە دەگمەنە لە ملیۆنە نەفەرە گرتوێتی بۆ لەم زەمانە تووشی ئێمە هاتووە ئاخر باگادێکی در وایە مامۆستا ئەم قوتابخانەی ئێمە باسمانگە قوتابخانەی ڕەمەزانە بەڕاست جەناب دوو مامۆستایەکی ئاینی کە لە نێو چین و توێژەکانی کۆمەلگەی وە زۆرترین بەرکەوتنت لەگەڵ کێشە کۆمەڵایەتیەکانی خەڵکانە هەیە مامۆستا شێخ فاتح چونکە ئێوە خەڵکێک سیقە و متمانی تەواوی بە ئێوە هەیە تەلەفۆنتان بۆکە دێنە خزمەتتان بۆ مزگەوت بۆ ماڵ گرفت و کێشەکانی خۆیان لای ئێوە باسەکەن هەموو گرفت و کێشەکان ڕەمەزان لە ئێستاە توانیوێتی ئەو قوتابخانەیە بە یا ئێمە توانیومانە سوود لەو قوتابخانە ڕەمەزانی وەربگرین ئاکار و ئەخلاق و ڕەوشت و سەبر و بەخشندەی و تەسامح و چی ئەمەی هەوی کە باسکرا بە دروستی توانیومانە لێ وەرگنیا بەڕاستی وەکو پێویست بەداخەوە ئەڕوات و لی بەهرەمەند نابین من ئەگەر بە وەکو دەڵێ خۆی ئەوە پێیسی بە تەفسیلات هەیە بەڵام بۆچوونی خۆمنەوە بۆچوونی خۆمە منوا دەزانم خەڵکی ئەمڕۆ خەڵکی ئێمە ینی ئەمڕۆ ئێمە کە ئێستا لەم کاتەدا هەی خەڵکەکەمان بەهۆی ئەمەی کە بەڕاستی عەقیدەکەمان زۆر پاک نەبووتەوە شتی دنیایی و حوبی دنیا و ئەحزاب و حیزباتی و بەزمڕەزم و ئەوانەمان زۆر تێدایە پارە و پول و هەوڵدان بۆ دنیا و سەرقاڵ بوون بە ئیشی خۆیەوە و کابرا هەر کەسەوە مەسلحەتی خۆی و ئەمانە بەڕاستی من بەسەراحەتەن بێڵێن پێشم ناخۆشە بەڵام ناتوانین ڕەمەزان بکەینە قوتابخانەیەکی پەروەردەی بۆ نمونە تۆرە ینی بڵێ ئەم ماگە ڕەمەزانە خۆشە هات چەند ڕەمەزانێکی خۆشە چەند بە لەزەتە چەند نکانی ئەلحەملا خەڵکەکە بە زۆری من هەستەکەم کە بە ڕۆژوو بێ بەڵام دەتوەرە دوا ڕەمەزان سەیریکە دوا ڕەمەزان ئەوە گرفتەکەی دوا ڕەمەزان سەیرێکی کابرا پێش ڕەمەزان تۆڕە بۆ ئێساش هەر تۆڕێ پێش ڕەمەزان ینی لەسەر شتێکی حرام خواردنێکە لەسەر ئیشێکە لەسەر کار و کەسابەتێکی حرامە هەر بەردەوامە دەچێتە مزگە و دوایی دێتە دەرەوە دۆ شاو تێکەڵاوەکە ئەمجا دەچێتە مزگەوت لە ناو مزگەوتە سەیرەکەی ینی باسی شتی دنیاییەکە هەر بۆی ڕێکێ باسی دنیاییەکە و ئەمجا پاشان ینی ئیوا هەیە بە ئاشکرا دەزانێت ئەو معاشی کە ئەیخوا ئەو معاشی کە هەیەی حرامە کەسی وازی لێ ناهێنێ ئەو کەسابەتی کە ئیکا وازی لێ ناهێنێ یعنی ئەمە بەڕاستی مامۆستایان مشکلێکی زۆر گەورەیە یعنی کە ڕۆژوو نوێشکردن عیبادەت مزگەوت ئێستا خۆ الحەمدولillah سپاس خوا دەکەین ئەم هەموو مزگەوتە ئەم هەموو گەنج و جوان و خەڵک و ئافرەتان و یعنی لە زمانی قەدیم من ئەوە کە بەبیرم بێ بە حیاتی ئافرەت ناتۆ بۆ مزگەوت دوورکە ئانێژ بکە شتیوانە بووە من لە منتقانی خۆمان نەبینیوە بەڵام ئێستا سەیرێکە کولی مزگەوتێک ماشەڵڵا پیا و چەندە تەقریبان نزیکی ئەوە بۆتەوە بەڵام سەیرێکی ڕۆژ بە ڕۆژ کێشەکانمان زیاتر دەکات ئەچەنە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئافرەتان لە ماڵی خۆیان نوێشکن باشتری شوانی مامۆستا ئەوە باشترە بەڵام ڕێشیان لێ ناگیرێ لا تەمنعوا ئیما الله مەساجد الله ناکرێ ڕێیان لێ ناگیرێ جا مەبەستم ینی سەیرێکی بەڵام کێشەکان ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت ڕۆژ بە ڕۆژ کە مەطلوب وایە کابرا قسەیەکی پێڵێن دوای قبولی ناکە مەثەلا لە شوێنێکە لەوانەیە ئیشەی نەسیحەتی بکە نەسیحەتەکە وەرناگرێ دەچێتە مزگەوتەوە ئەو هەموو نەسیحەت و ئامۆژگاری و مامەسا و کەناڵ و کەسی زۆر تەسیری لێ ناکە ینی تەسیری لێ ناکە یانە سەرکار و کردەوەیشی نالەبارە کەسی وازی لێ ناهێنێ زمانی حکومەتی بەعەس سەیرکە یعنی ئەوەی کە مەسیحی بووە دوکانی عەرەق و شەراب و هەندێشتی داناوە کەسیسا بڕۆ سیر بکە لە هەموو جادەی شەخسی و لەناو بازاڕ و هەموو کوڕە موسڵمان و ماڵە موسڵمانە ئەم هەموو ئافرەتە ڕوت و قوتەکە ئێستا هەیە پەرژینێکی قایم بە ینی ئەم کەناڵە ئێمە هەموو کچی نوێش خوێن و ئەوانە نییە ئەوانیشە بەڕاستی بۆیە پەروەردەکردنمان نەسیحەتکردنمان ئەوانەمان کەم بۆتەوە هیوا هەیە دڵی نایە بە کچەکەی بڵێ کچم ئەوها مەکە بە کوڕەکەی ناڵێ دڵی نایە ینی شتێکی لێ بکا و نەسیحەتی کا و بیگێڕێتەوە ئەوەی کە شایانی
نەسیحەت و ئامۆژگاری و زەرکردنێتی بیکە. دەست خۆش بێخەوە مۆسەجان وەسە شێخ فاتح ئازام ئیتر وردەوە دەبەرە کۆتایی تەوە چینەوە لای سارکان جەنایەتی کەمە لە قورئانی وەکو ختام و هەمیسکی ئەم تەوەرێ سوپاس. إن شاء الله. بسم الله الرحمن الرحيم الحمد لله الذي أنزل على عبده الكتاب ولم يجعل له عوجا قيما لينذر بأسا شديدا من لدنه ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا حسنا ماكثين فيه أبدا وينذر الذين قالوا اتخذ الله ولدا ما لهم به من علم ولا لآبائهم كبرت كلمة تخرج من أفواههم إن يقولون إلا كذبا فلعلك باخع نفسك على آثارهم إن لم يؤمنوا بهذا الحديث أسفا إنا جعلنا ما على الأرض زينة لها لنبلوهم أيهم أحسن عملا وإنا لجاعلون ما عليها صعيدا جرزا أم حسبت أن أصحاب الكهف والرقيم كانوا من آياتنا عجبا صدق الله العظيم. کاگەرکان عەبدوڕەحمان دەست و چاوت خۆش سوپاس بووی کە جارێکەش حەزێتمان دای هاتیتەوە بۆ سی گەوهەر خۆی گەورە پاداش بێتەوە. مامۆستای بەڕێز و خۆشەویست مامۆستا بەکری سەدیقی مامۆستای ئاینی و خۆشەویست و گەورەی ئێمە سوپاس بووی کە جارێکە تۆشمان عەزێتدا مامۆستا گیان. ماتان ئەوە بێ دەستان خۆش بێ درێژ و خواتە لە بەرەکەت بخاتە کار و بار و داوەمان ئەم کەناڵە گەورەشمان ئینشاءالله دەستان خۆش دار و بمێنەوە ئینشاءالله. موفق نەخوات. خۆشەویستان کاتیەوە هاتووە بچینە لای ڕکلامی بازرگانی و دواتر لە تەوەرەی دووهەم سی گەوهەر بەردەوامە بین. جارێکتر سڵاوی خۆی گەورەتان لێبێ ئازیزان لە سی گەوهەر ئێمە بەردەوامین لە بەرنامەکانمان و بەشی دووهەمی بەرنامەکان کاک دانایمە هاتینە لای شێفە بەڕێزەکەمان شێفمان زۆر قنچ و قۆڵە لەوە ئیشەکانی تەواو کرد زۆر شەکان تقریبان تەواو بوونە بەس ماویشێتی بەس جارە پێشەوە بێنە سەڵوانەکان تۆ چ تەکلیفێکی لە کاک شێخە بۆ دوێنەوەی جێبەجێ نەکردووی واگە لێیت هەیە؟ وەڵای کاکشە دوێنێ دوعایەکمان وسمان کاکشەجان کچێکمان نەخۆشە دوعایەکی خێرمان بۆگەێت نازانم کاشە بیریشەوە دوێنێ لە دوعای عامەکە تویتی خۆی ینی ئێستا تۆ لەوانەیە حەسکی بەس لەو شوێنەکە دوعاکانەکە ئەوکە لەوانەیە لە کاتی کەش و لە شوێنی کەشا خۆ کاک دانایتر دوعا هەر ئەو دقی تۆ ئەڵێ بە من ئەو خۆی دوعاە هەر ئەو دقی چکەیتر خۆی گەورە خۆی بیسەری دوعاکانەوی وە خۆی ئیرادەی بێت ئەو کەسە شیفای بۆ ئەنێرەیە ئەیهێڵێتەوە جارێ یاخود ئەو حکمەتی کە تایەتی ئێمە نازانین جاروا هەیە لە نەخۆشی مناڵێکە کاکدانا مەطلوب مناڵەکە نییە کە نەخۆش کەوتووە مەطلوب دایک و باوکیتی کە زیاتر لە خۆوە نزیک بنەوە زیاتر دوعا بکەن زیاتر سەدەقە بکەن چاکە بکەن ئێمە لە سر وەسراری ئەم شتانە ینی حکمەتە زۆر وردەکانی ڕەنگە تێنەگەین ڕەنگە هەتا قیامەتیش پێی نەزانین بەڵام مهم وەیە ئێمە قانع بین بەوەی کە کاتێ مناڵێکمان کەسێکمان نەخۆشە بێ خۆمان نەخۆشە بین بزانین ئیلا ئەمە دەرسێکی زۆر گەوری ماڵ سەعید نورسی شتێکی زۆر جوانی هەیە لەسەر نەخۆشی کاکدانا شێف نەریمان ئەڵێ ئەفەرمێ ئینسان وەکو مەعمەلێک وایە کۆمپانیایەکە بەرهەمی وەکو ئەوە هەر دەستی پێ نەکردێ بەرهەم هەتا ئەو دەقی نەخۆشەکەوێت کە نەخۆشەکەوێت بەرهەمی ئەو کەسە دەست پێکات یعنی ئەم معمەلی ئینسان کەی دەست بە ئیشەکە ئەو کاتێ ئەمە لە فەزلی هەیە نەخۆشی چونکە ئینسان یعنی قوتی خۆی بۆ دەرەکەوێت بێ هێزی خۆی بۆ دەرەکەوێت زۆفی یعنی نوقسانەکانی خۆی
تەسلیمی کۆمەڵشتی نهێنی زۆر ورد دەست ئەو ئینساناکرێ ئەگەر وەری بگرێەوە ئەگەر بیشێوێت تۆ ساعت 6 بیرە نەچێت دوعاکەی جایزەوەت باسمان کردەوە دوعاکە بوو کاک شێخ نەریمان چیمان هەیە ئەمڕۆ لەسەر بەرنامەکەش باسی خواردنێکی پاکستانیت کرد و برنجت کرد و قەرە خەرمانت کرد و سەرباون یەک پرسیار بکەم هەندێک کەس ئەڵێ قەلە خەرمان هەندێک کەس ئەڵێ قەرە خەرمان خۆی وازم قەرە خەرمان دروسترە نایەکی تورکیە قەرەانی ڕەشوان بەڵێ قەرە خەرمان تورکیە خۆی قەرێ نەقەلە قەرە خەرمانە ئەمڕۆ قەرە خەرمانێکمان هەیە چۆن ئاماداکرێت چیە چۆنایی قەرە خەرمان هەروەکو تقریبان شێوازی برنج ئاماداکرێت بەڵام تۆ زۆر کەسێ دووک بەکارێنێ گۆشت بەکارێنێ ڕۆنی کوردی بەکارێنێ ئەمەم شێوازە هەیە هیوا سووریا کاتەوە لە ناو ڕۆن و کەرەوشتەکە مەسەرەن هەیە سووری ناکات و ئالێنێت زیاتر ناوێت لە برنج بەتەکی تۆزە زیاترێت بەڵێ تۆزی زیاترێت قەرە خەرمان سوبێکی هینمان ئامادە کردووە بیبەری ئەلوان لەگەڵ پەتاتە و لەگەڵ سەوزەیە لەگەڵ مادەنووسە وڵا بام قەرە خەرمانەکە ئەوە سێری بکەم ئەوە خراپ نییە بۆ وڵات سووتە واسە شێوادێک ڕەنگێکی سەوزی جوانی هەیە قەرە خەرمان جارە تازە بێ هەر زۆر زۆر جوانە ئەرۆڵا ئەمە گەنمی بابڵێن سوتا وەکوڵی فەریکە گەنمە پێشی وشک بێت گڕیتە بەرێن بڵێ بەسکەنمی پارە سوبەکەوتمان چی بوو؟ سوبەکەوتمان بیبەری ئەلوان و پەتاتە و مادەنووسە لەگەڵ پیاسە زۆر برنجە وازم زەر دەکات ئەم برنجە بە زەعتر لێمانەوە لەگەڵ زیرە و هەروە بێتەوە کاریە و زەردەشێوەشی تایە ئەوە هێنیشی تایە ماکەرۆنیشی تایە بڵێ شعرێشی تایە بڵێ هەر بڵێن چی تێکردووە ئەو دەرمانی بریانی و تێکردووە زەردەچەوەم تێکردووە لەگەڵ زەعتەراتیم کردووە بەڵێ کاریشی تایە برنجە و ڕەنگان بەڵێ کە زەردەشەوی تێکەی زیاتر خەڵک بۆ کوبەوانیە بەڵێ بەکارێن بەتەکید بەس ئەم ڕەنگە تقریبان زۆر زەر نییە کاکشێکجان سا ئەمە زۆر زەر نییە گە تەجوێکی بۆ شێوەیە نیە سا ئەوی این زۆر زەر بەس ئەم تقریبان ئەمە زەردێکی کاڵیانی بەڵێ زەردێکی کاڵە بەڵام ئەو تۆخی کوبەکە ئەی بابێنە ئەم خارە بۆ ئاوای لێ هاتووە خارە بشانی هین بەخوا بینەران بە زەحفی کردو دروست کردووە ئەمە بەسەن ڕازانەوەیەکە بۆ شێوازە ڕازانەوەێتەوە ئەمە مخەبیلاتێکی کەلەرمی سوور و سپیە نعنایتیە زەیتی زەیتونمان بەکارێنەوە ئەم هەری کەسە و شتێکی خۆی هەیە دروستەکە بەڵێ تایبەتە بە شێف نەریمان نەوەڵا زۆر هەیە کەس ئەمە دروستەکە بەڵام هەر کەسەوە بە شێوازە دروستەکە کەناڵی ئاسمانی پێیانە بەڵێ بینەرانەوە ئەو مخابلاتەکەی کە کەلەرمی سوور و سپی و سێوی زەرد و خەیار تەرتیباتی گوێزەرە بەڵێ ئەمە مخابلاتێکی باینجانە زۆر کەس پێڵێ مەسەن عەرەبەکان پێڵن بابەقەندووژی پێڵێن زۆر کەس هەروە بێتەوە متەپەلی پێ ئەڵێن ئەم شێوازەشێ من بە شێوازێکم بە ماستە ئەمە باینجانە لەگەڵ ڕاشیە بۆ شێوازش ڕازانوماتەوە خواردنی ئەم ڕۆمان چی سیریتیایە چی تیانە هیچی سیریدانێ الحەمدولله سوپاس بۆ تۆ باشەکەوە ساچیمان ماوەکە ئەوەی ناو فڕنەکە وازان ناش پێ دەریبین چونکە جارە ئامادە ئامادە بۆ جارە پاکستانەکە بەڵێ خواردنیش پاکستانیمان ئامادە کردو ئەمڕۆ گۆشتی حیوانە باشە جوان کوڵانومانە و سوورمان کردووە لە ڕۆنا هەروە بێتەوە بیبەری ئەلوانمان بۆ بەکارێنەوە لەگەڵ پیاز و پەتاتەیە هەروە بێتەوە داو دەرمان کاریمان بۆ بەکارهێناوە لەگەڵ پۆڵ بیبەرە زەنجەفیل ئۆریگانۆ هەروە بێتەوە ڕۆزماریش بەڵێ بەڵێ ڕێگەنە بەم شێوازە بەس خواردنێکی تونە ئەمە پاکستانی تۆزێ ڕێگی تونی تایان خواردنی پاکستانی کاکدانا لەگەڵ هیندیا تێکەڵیان نییە تێکەڵان نیە تقریبان باکش تقریبا ئەشنەوە ئەچێتەوە سەریەک بەس هەندستان بەڕاستیانی زۆر زۆر تونەی خواردیان زۆر زۆر تونە ئەنی سا چکنکاریان هەیە تۆ بۆ دانی بوون یاواشی بۆ نەخرێت بۆی بازێن دروست کرد بەستی نەبوو بازێن بەسەر قتارەکە قوربان لە کۆتایی بەرنامە دەوردا چینەلای تەوەری دوم کاک شێخ بۆ هۆکارەکانی نەخۆشیەکانی چاو
دکتۆری زۆر بەڕێز دکتۆر دێرە لەتیف سپۆری نەشتەرگەری و نەخۆشەکانی چاو لێرەیە با جەنابیان تەشریف فەرمون کاکتۆر. چاو ئەندامێکی گرنگە بەڕاستی. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بخير قربان. كاكتور بخير بيت. سرچاو بخير بيت أخو فرمون. شلونك من لك فرمون. سري سرو. لا صح. چۆن چاو لەسەری سەرەوەیە جەنابیش لەسەری سەرەوەی. سلام. بخير بيت أخو. بخير بيت أخو. جامد دوسير ڕۆژە چەند ئەڵلقەیەکی بەرنامەکەمان دکتۆرەکان جلی کوردیان لەبەرە کرد ئەوە نەمازانی بە جەنابیش بڵێن. بتان وتە ئەنجلی کوردی هەیە دووسێ دەستمەیە خێر بێ کەمتر پزیشک بە جلی کوردیەوە دەرەکەون تر خۆشە بۆ ڕەمەزان جەژن و وڵا جوانێت جلی خۆمانە کوردەواریە بەس لە خەیاڵمانە نەبوو بە پرسیارێکی شخصی دەست پێ بکەم سە لەوانەیە بینەر و بیسەر کە ئەگەی لەم بەرنامەی ئێمە بێ بەتایبەت بینەر ئەڵە باسی چاوەکەن و پزیشکەکەشیان عینەکی لە چاوایە مەرجە پزیشکی چاو نابێ ینی بێ چاوی تەواوە و هیچ نابێ قەت هەتایە عینێکی لە چاو بەیان ئاساییە شتێکی تەندروست و زۆر نۆرماڵە ئەمە خۆی خەڵکی ئێمە حەزی لە عینەک لە چاوکردنیە بە شێوەیەکی گشتیە هەر کەسێ مەسەلەن چاوی کز بێت ئەتوانێت عینەک لە چاوکە هەر کەسێک و مەسەلەن باسی نەخۆشی ناکەی نەخۆشی جیایە و کزی چاو جیایە ئەنجای تر خەڵکە حەز بە عینەکەکە ناکە ئەوە چارەسەرمان هەیە بۆ ئەو کەسانەی کە دڵیان پێوەی نییە نانەوێ پێیان عیبە پێیان جوان نییە ئەوە بابەتێکی ترەوە ئەچێتە بواری ئەوەی کەواتۆ گەر ناتێوە عینەک لە چاوکەیت ئەتوانی مەسەلەن چارەسەری ئەوە بکەیتەوە عینەک لە چاو نەکەیت بەڵام زۆر بێ و کەسانەی کە مەسەن لەوانەیە پێویستیان بە چارەکە بێ حەزیان پێ بێ عینەکە لە چاو بۆ ئەبێ ینی عینەک لە چاوکردن عیب بێیان خەڵک حەزی پێ نەبێ ئێستا تۆزە خەڵک پێشکەوتووە ینی بڕوا ناکەم بچێتە بواری عیبەوە بەڵام زۆر کەسێ پێی زەحمەتە پێی قورسە تا ڕایە لەگەڵ لەوانێ وی کە بڵێن من چاوم هێشتا هەر بەقوتە و پێویستم بە عینەک وێ بەکاری نهێنە ئەوەش زەرەری لێ ئەگەر بە فەنی پێویستی بێ بەکاری نهێنێ خۆی بە تایبەتی لە مناڵە ینی زۆر گرنگە تەمان گەورەش بەرحاڵ خەڵکمان هەیە مەسەن سیارە لێ ئەخورێکەیە بۆ فاحسەکە سێرەکی دووسێ مەتر نابینێ بەبێ عینەک پێڵی کاکە عینەکە لە چاوکە ینی هەم بۆ خۆت بۆ بینین هەم بۆ سەلامەتی خۆت و دەوروبەرەکەت کە سارە لێ خوریت لە چاویکە یان چۆ بۆ فەحسی ئیجازەکە پیان و تۆ بێ ئیجازەکە و بە عینەکەوە بێ عینەکە بەس بۆ ئیجازەکە لە چاوی کردە بەس کاتێکە چتە سارە لێخورە لە چاوی ناکانی لێرە ئەمە هەندێک کێشە دروستەکە بەڕاستی تۆ هەم کێشەی سەلامەتیە بەواز لە بارە تەندروستەکەشی بوارە تەندروستەکەشی بێنە ئایا بۆ تەندروستی چاوی چەند باشیان چەند خراپە وە قساڵەگرێ بەڵام بۆ بواریەوەی سەلامەتیشکەوە گرنگە مەسەلەن دێرەبا بینە سەر باس و تەوەری ئەمڕۆمان کە زۆر گرنگە بەڕاستی چاو هەم نیعمەتە گەوری خوا وەختێک ئینسان چاوی زەعیفە بێ یاخود نەخۆشەکان ڕێکیەکە پێویستە بچێتە لای پزیشکی پسپۆڕ جەنابیشتان لەم بوارەیە پسپۆڕی ئەم مەسەلەی چاون و ئێستا پسپۆڕەکانی چاویش دیارە زۆر فەرقفرۆی زۆر لێ بۆتەوە دیارەوە نییە وەکو جاران کە اختصاصی زۆر تایە جەنابتان ئەگەر پێم بڵێن نەخۆشیە باوەکانی چاوکزی هەیە ئاوی ڕۆژ هەیە ئاوی سپی هەیە و حساسیەتی چاو ئەمانە بەتایبەتی لە مانگی ڕەمەزانە ئێوە تەجروبەتان زۆرە و ئەزمونتان زۆر خوێنەوەتان لەسەر بابەتانە زۆر گرنگە بۆ ئێمە ئایا ڕەمەزان یارمەتی دەرە بۆ کەمکردنەوەی نەخۆشیەکانی چاو بەتایبەتی وەکو حساسیەت وەکو هەندێ حاڵەت یاخود ڕێنماییتان چی بووانەی کەمە ڕۆژوون و چۆن پارێزگاری لە چاوێکی سەلامەتی خۆیان بکەن خۆی مانگی ڕەمەزانی پیرۆ سوودی زۆرە بە شێوەیەکی گشتی بۆ تەندروستی بەڵام با ئێمە مەسەلەن لایەنی زانستی باسکەین ئەمە لایەنی زانستی بۆ نەخۆشیەکانی چاو خۆی کەم نەخۆشی چاو هەیە باوا بڵین ڕۆژوگرتن مەترسی بێیان خراپ بێ بۆی ئەتوانین لەوە دەست پێ بکەین بەڵام ئەشتوانین بڵێن ینی ئەو خۆی شتێکی خۆشە کەم نەخۆشی هەیە هەندێک نەخۆشی هەیە لەوانەیە مەسەلەن بە تایبەتی ئەو نەخۆشیەکانی تۆڕەی چاو و شەکرە و کاریگەریەکانی لەسەر تۆڕەی چاو
تۆزێ ڕێنماییەیە بۆ نەخۆشیانی کەوا کێشەی تۆڕی چاویان هەیە و شەکریان هەیە و یا مەسەرەن گیرانی بۆریەکی تۆڕی چاویان هەبوو بێت لەوانەیە تۆزی ئێمە ڕێنمایان هەیەکەوە مەسەن ئینسان بە ڕۆژوو بێیان نا خۆی ئەوەی کەوا زۆر باوە لەگەڵ ڕۆژوگرتنا کێشەیەکە کەویش کێشە نییە یعنی وشک بوونەوەی چاو خۆت زانی ئێمە مەسەرەن دە ساعت ئەو ناخۆینەوە ئێمەش چاوەکانمان پێویستی بە فرمێسکە فرمێسکیش ئەگەر تۆ مەسەرەن ئایا نەخۆی تۆ ئاوێکی کەم تیژەگات بە چاوەکانە ئەمە خۆی لە خۆیان کێشەی گەورەمان بۆ دروست ناکە زۆر کەس لەوانەیە هەستکە لە کاتی بە ڕۆژوو بوونا لەگەڵیشە لە کاتی ڕۆژوە خۆت زانانی ئەمە مەسەن لەوانەیە خەومان تۆزێ بگۆڕێت لەوانەیە خەڵک زیاتر بە دیار تەلەڤیزیۆن و بە دیار مۆبایل و شتەوە دابنیشێ ئەمانە هەمووی کۆکەیتەوە هەستێکی هەندێک کەس تووشی وشک بوونەوەی چاوە بن خۆی لە خۆیان وشک بوونەوەی چاو هیچ نەخۆشیێکی خەتەر نییە ینی بەستەنها ئەوەیە تۆ هەستێکی کەوا تۆزێ چاوت قورسە تۆزە چاوت زبرە هەستێکی تۆزە چاو کزانەوە هەیە ئەمانە ئەمە خۆی نەخۆشیێکی باوە لەوانەیە بڵێم ئەوەنەی کە پەیوەندی بە ڕۆژووە هەیە پەیوەندی بە ڕۆژووە نییە لەوانەیە پەیوەندی بەوە بێکەوە ئیستا ڕۆژگار وای لێ هاتووە ئێمە نەچاوەکانمان هیلاکەین بە مۆبایل و بە ئەوەشەکە کرێژ دروستکە کاکتۆر کرێژ خۆی زیاتر وشک بوونەوە دروستی ناکە بەس ئەتوانی بڵێ کرێژ وشک بوونەوە دروستەکە کرێژ هەندێک کەس وەکو چۆن کرێژ لە سەرمانە هەیە لە برژانەکانی چاومانە هەیە اینجا خۆی ئەو کەسانی کە مەسەرەن ئینسان کە بە ڕۆژووە بێ ئەکرێت زۆر ئاسانە لەگەڵیشە قەتری وشک بوونەوەی چاو بەکاربێنە زرەری نییە هیچ زەرێکی نییە تۆ مەسەرەن بە ڕۆژ ئەگەر زانی چای وشک بۆتەوە ئەگەر زانی چاوش بوون ئەگەر زانی ئەو ناڕەحەتیانە هەیە ئەو قەترانە هەیە لە سەیدەلەکان توانی بیکڕیت عادەتەن تەنها ئێمە قەتری وشک بوونەوەی چاکە ئەتوانین بڵین بەبێ ڕێنمایی دکتۆر توانی بەکاری بێنی باسی قەترە هەر معاقیمە تەڕکردنە فرمێسکی دەستکردی پێوترێ اینجا لێرەشەوە زانایانی ئاینی زیاتر لێمە شارەزان زۆر وازان بۆ چوون هەیە کەوا قەترە ڕۆژوو ناشکێنێ زۆرە پرسیارانە ئەکرێت ئێمە مەسەرەن ئێمە ناتوانین ئێمە فتوانای ئێمە پرسیارەکەین ئەو پرسیارانەمان کردووە ئایا قەترە ڕۆژوە شکێنێ وابزانام زۆربەی بۆ چوونەکان وایە ئەڵێ قەترە ڕۆژوو ناشکێنێ ئەگەر خەڵک دڵی بۆ شۆ نەبێ ئەو تکە ئاوە لە ڕێگەی چاوێ بچێتەوە قورگی ینی دڵی نامرتاحە بۆی نەوەک ڕۆژەکەی بەتاڵ بێتەوە شتێکی ئاسان هەیە کاتێکە قەتراکەیتە چاو لێرە کونی فرمێسکەیە بیگرە ئیتە قەتەکە ناچێتەوە قۆرگت ینی ئەگەر دڵیش نامرتاحە نەوەک بڵێ وڵاترسم ڕۆژەکەم بشکە لەگەڵ قەترە تێکردنا دەستە خەیتە کونی فرمێسکی تە قەتر ناچێتەوە قۆرگە قەترەکە تەنها لە ناو چاو تامێنێتەوە ئەجا ینی خۆی ئەگەر وشک بوونەوەیەکی چاویشە هەست پێ کرد ئەتوانی لە ڕێگەی قەترەکانەوە ئەشتوانی لە ڕێگەی ئەوەی کەوا دوای بڵین بەربانگ ئاو زۆرە خۆی تۆ تاوانە بە شێوەی ناڵێن یەکسەری لەسەرێک بەیەکەوە ئاوێکی زۆر خۆرە بەڵام چەند ساعتێکەوە بە خەبەری تۆ چەند ساعتێکەوە بڵین بە ڕۆژوو نیت ئاوێکی زۆرە خۆتەوە لەوەشتی مهمتر هیلاکردنی چاو چونکە خەڵک لەگەڵ ڕۆژوات تەنها ئەوە نییە ئەو ناخواتە سێرەکی خەڵک زۆر کات بە مۆبایلەوە کوژیە بە تەلەڤیزیۆنەوە کوژیە کەم خەوەکەت مەسەرەن کاریگەریە ئەمەش ئەوەی تر وشک بوونەوەی ڕاستکاکتۆر ئەم ئامێرە زیرەکانی کە لە هەموو ماڵێک و بەدەستی هەمومانەوە هەیە تا چەند کاریگەری نەرێنی و خراپی لەسەر چاوەکانمان هەیە لە مناڵەوە بۆ گەورە لە مناڵە خراپترەوەک لە گەورە ئەوەی کەوا لەسەر هەموو کەسەهەیەتی بە مناڵ و گەورە وشک بوونەوەی چاو هیلاک ماندووبوونی چاوەکان ئەمە دڵنیا بە هەموو کەسێکەوە زۆر ئامێرەکان بەکارێنێ و ماندووبوون و وشک بوونەوەی چاو زۆر خەڵکیە مەساڵی وڵات ئەوەنە سەیری مۆبایلم کرد یەتەڵە چاومێشە چاوم ئەکزیێتەوە سوور بۆتەوە هەستەکەم قورسە هەستەکەم زەختی لەسرە ئەمانە هەمووی علامەتی زبرە ئەمانە هەمووی علامەتی وشک بوونەوەی چاوە لە مناڵە خەتەرترە زۆر بەکارهێنانی ئامێری زیرەک هۆکارێکە بۆ زیاتر کەسبوونی چاو دابەزین لە گەورە ئەوە تۆزە یەکلانە بۆ تۆ لەوانێ بڵین لە گەورە لە دوای 20 ساڵە زۆربەی بۆ چوونەکان لە زۆر پەیوەندی نییە بە زیاتر کەسبوونی چاو بەڵام لە مناڵە بە تایبەتی و کەسانی کە کورت بینن نزیک بینن چونکە کزەکانی چاو جۆریان زۆرە ئەوانەی کە نزیک بینن دڵنیان کەوا زۆر بەکارهێنانی ئامێرە زیرەکان هۆکارێکە بۆ زیاتر کەسبوونی چاو کاتوگیان حاڵەتێکەکەی جنابی ئاماژەیە کە پێکرد بەسە کە زیاتر ڕوونی بکەیتەوە مانوبوونی چاو جاروە کەسێک سەفەرەکە بە سیارەکەی خۆی یا بە پاسە ڕوا یا خۆی شۆفێر نییە و لە تەنیشتی شۆفێرە دانیشتووە کە زۆر سی دەرو ئەکات ینی ئەڕات هەستەکان مانووە بێت چاوی هیلاکە بێ ئایا چاوداخستن ئەبێتە هۆی ئیسراحەتی و کەسیانی زۆر سیرکردنی مەنازیر و ئەمانە بە سرعات عەزیەتی چاوەیات خۆی
لەوانەیە بڵێم ئەویش هەر بەشێکە لە کاریگەری خراپ نییە بەس بەشێکە لە ماندووبوون و شبوونەوەی چاو هەموو چاوداخستنێ ئیسراحەتێکە سوودێکە بۆ چاو حتا مەسەلەن یەکێ لە ڕێکارەکانی کەوات تۆ کە کاتێ مەسەلەن مۆبایل زۆر بەکارێنی بڵێن یاسایەکی ئەڵێ 20 ئەم یاسایە چێڵەکە تۆ زۆر خوێندنەوەت کرد کۆمپیوتەرە کردیان مۆبایلە کرد دوای 20 دقه ئەبێ بەلایەنیکەمە 20 سانیە ئیسراحەتکەیت و شوێنی سێری شوێنێکی دوورکەی کە 20 پێ دوور بێ با بڵێن سێری شوێنێکی لە دوورەوە ینی بەکارهێنانی هەر بەکارهێنانێکی چاو لە دوای 20 دقه زۆرە ئیتر ئەم 20 دقەیە مۆبایلەکەی کتێبە خوێنیتەوە قورئانە خوێنی سێری کۆمپیوتەرەکەی سعی ئەەکەیت حتا مناظری تەبیعیش لەوانەیە بڵێم کاریگەریەکەی کەمتر وەک ئەوەی کەوا باسێکی لەسەر سیرکردنی شت لە نزیکەوە هەموو 20 دقێ بەلایەنیکەمە 20 سانیە ناڵێم زۆر 20 سانیە ئیسراحەت کە ئەگەر 20 سانیەکە تۆ درێژیکەیتەوە بۆ 1 دقیقە باشتریش ینی چاوەکان ماندووە بێن چاو داخستن خۆی لە خۆیان ڕێگەیەکە بۆ ئیسراحەتی چاو خۆی ئێمە کە ئێمەڵین چاومان هیلاکە بێ وشکە بێتەوە لەگەڵ هەر تروکانێکە ئێمە چاومان تەڕەکەین هەموو تروکانێک کابێت چاوتروکان زۆر باشە چاوتروکان زۆر باش هەموو چاوتروکانێک چاو تەڕە بێ اینجا تۆ لەگەڵ کە چاو داخی تەوان تەڕایی زیاتر گەێنی بە چاوەکانە بەو شێوازە چاو ئیسراحەت دەکا اینجا خەڵک مەسەلەن ئەمە لەوانەیە زۆر ملاحەزەی ئەوەی نەکرد بێ کاتێکە زۆر تەرکیز دەکاتە سەر شتێ بیرێکی تۆ چاو بتروکێنێ ئەوەش هۆکارێکە کا بووی کەوا چاو زیاتر مانوو بێت لەبەر ئەو چاوداخستنە بۆ تەڕکردنی چاو کاک دکتۆر کەسی وایە با بڵێن زایرن هیچ نەخۆشیەکانی چاوی نییە بەس دانیشتووە لە پڕ چاوی تەڵخە بێ چەند دقیقەیە یا چەند سەعاتێک ینی وەکو بڵی جوان شتەکان نابینێ بەڵام دوایی چاوی ئاساییە بێتەوە ینی ئەمە چ شتێکی بۆ نە زەخت بەرزی زەخت نزمی هیچ چاو نارزەختی جسم بەعام تا چەند ئەوانە کاریگەری ئەکاتە سەر چاویان هەر کەسێت چاوی تەڵخ بوو بۆ مدەیەک ینی بۆی هەیە تووشی گرفتێک بوو بەیە کە دوای ئاسایی بۆ نە هیچ کێشەیەکی نییە خۆی زۆربەی ئەو جۆرە تەڵخیانەی کە دوای چەند دقیقەیە یان مەسەلەن تۆزێ زیاتر ئاسایی بێتەوە نیشانەی شتی خراپ نییە زۆربەی ئەوان با نەڵین هەمووی با بڵین زۆربەی ئەوانەیە دیسانەوە ئەگەڕێنەوە سەر ماندووبوون و شخبوونەوەی چاوەکان زۆربەی تەڵخیە کاتیەکان نیشانەی هیلاکی چاوە نیشانەی ماندووبوونی چاوە چونکە ئەوانەی کە خۆیان چاکە بنەوە بەڵێ هەندێک نەخۆشی تریژەیەکە شتیوا دروستەکە هەم لە بەرزبوونەوەی شەکرەوە هەم لە دابەزین و بەرزبوونەوەی پەستانی لەشمانەوە ئەمانەش ئەوە دروست ئەکات حتا هەندێک جار نەخۆشی شەقیقە تەڵخبوونی کاتی دروستەکات و دوایی چاوەکە گەڕێتەوە ئەمانە هەیە بەس زۆربەیان با بڵین زۆر لە سایانەوەی کاتەکان ئەو جۆرە تەڵخیانێکی خۆیان چاکە بنەوە نیشانی ماندووبوونی چاوەکانە یای زۆربەی کاتەکان خەتەر نین بەس طبعاً بێگومان حتا بڵین زەخت و مانەشەوەکە کاکتۆر ئێمە بیستومان ناڵە فڵان کەس تووشی زەخت بووە تووشی شەکرە بووە بەس ئەوترێ هەیە چاوی تووشی زەخت بووە ینی جسمی وەکو بڵی فشاری خوێنی نییە بەڵام چاو تووشی زەختە بێ بە تایبەت خۆی ئەوەیە هێکە لە نەخۆشیە باوەکانی چاو زەخت بەرزبوونەوەی زەختی چاو علاقی بە زەختی لەشەوە نییە بەرزبوونەوەی زەختی چاو هۆکارێکە بۆ دروستبوونی ئاوی ڕەش ئێمە لە نەخۆشیە باوەکانی چاو ئاوی سپی زۆر باوە ئاوی ڕەشیش باوە ئەنجا پەستانی چاو یەکێکە لە نەخۆشیە باوەکانی چاو کە بڵین پەستانی چاو وەکو بڵین ئاوی ڕەش کە ئاوی ڕەش چیە پەستانی چاو بەرزە بێتەوە لەگەڵ یا دەماری چاو لاوازە بێ ئەمە نەخۆشێکی باوە زەختی چاو نەخۆشێکی باوە زۆربەی کات بۆهی بە ساڵاچوونەوە دروستە بێت و لەگەڵ تەمەنە هۆکارەکەی نادیارە پارێزی چی بکەین کاتۆر بۆ ئاوی ڕەش و سپی هەردووکی وەڵاهی پارێزیەکی دیاریکرااو نییە لە هەندێک شت نەبێ خۆی ئاوی ڕەش و سپی زۆرجار لەگەڵ تەمەنە سپێکە زۆر باوترە مەسەن تۆگەر سێری هەشتا ساڵەکان بکە ینی فەحسیان بکەیت بە دەگمەن کەس نییە ئاوی سپی نەبێ بەس ئاوی ڕەژوانیە شەر نییە مەسەن تۆ لەگەڵ تەمەنا تووشە بێ بەس ئاوی سپی لەگەڵ تەمەنا تووشتە بێ خۆی بۆ ئاوی سپی هەندێک چاوەلکەی دژە خۆرۆمانە هۆکارێکە بۆی کەمبوونەوەی توشبوون بە ڕێژەی بە ئاوی سپی زەختی چاو و ئاوی ڕەش لێرەیە ئێمە باسی ئەو هۆکارە ناکەین کەوا زۆربەی جار بۆی تەمەنەوە بەڵام هەندێک دەرمان هەیە تووشی ئاوی ڕەشمانەکە وەکو دەرمانەکانی کۆرتیزۆن کە قەترەی کۆرتیزۆن هەیە خەڵگە لە خۆی بەکاری بێنێت ئەوە ئاوی ڕەش دروست دەکات حتا ئاوی سپی دروست دەکات مەسەلەن ئەوە پارێزیەکە هەندێک شتی ترکەوە زەبری مەسەن بەرکەوتە
بەرکەوتە ئاوی ڕەش و سپی دروست دەکات ئەوە خۆپارێزیەکە مەسا خۆ و تووشی و بەزمە مەکە هەندێک شتی تر نەخۆشەکانی شەکرا ئاوی ڕەش و سپی دروستەکە باشەکە تۆ شەکرەوە بە بچی بکەی ئەبێ جوان کۆنتترۆلی شەکرەکەوکی ئەمانە خۆپارێزیە بەڵام لەوانەیە خەڵک بڵێ باشم نەگەر چاوم زۆر هیلاک کەم زۆر ماندووی کەم مەسەلەن ئیتر خوێندنەوەیە مۆبایلە ئاوی سپی و ڕەشم تووشە بێ نه ئەمە ئەمەیان عێلاقەی بۆ نییە بەڵام زیاتر ئەو هۆکارانی کە دوای خۆمان لێپارێزین زەبری دەرەکیە بەکارنێنانی دەرمانی غەڵەتە بۆ چاوەکان و کۆنتترۆلی شەکرەیە ئەوەی تریان کەوا بڵین لەگەڵ تەمەنا توش دەبێت و هەندێک کەس تووشیە بێ هەندێک کەس تووشی ئاوی ڕەش نابێت ئەمان هۆکارەکەی نادیارە هۆکاری بۆ ماوەی زۆر دەوری هەیە مەسەن لە بەتایبەتی لە ئاوی ڕەشا و کەسانەی کەوا باوک دایک ئاوی ڕەشیان هەیە ئەبێ مەسەرەن هەموو ساڵە جارە 2 ساڵ جارێ فحسی چاویان بکەم بزان زەختی چاویان هەیە یان نەبووی کەوا زوو پێی بزان و زوو چارەسەری تۆرە موشەی ئاوی ڕەش و ئاوی سپی لە چیەوە هاتووە ینی کەسەکە بە فعلی خۆی هەست پێەکە ئاوێکی ڕەش لە چاوی بێ ئاوی سپیان ئەمە مستەڵەحێکی زانستیە بەڕاست زۆر جوانە خۆی بزەبەت پرسیارەکە لە جێی خۆیاتی خۆی نەقەتری ئاوی سپیەتە خوارێ بە چاوانە ئاوی ڕەشێتە خوارێ بە چاوانە ئاوی سپی لە چیەوە هاتووە ئاوی سپی خۆی لێڵبوونی هاوێنەی چاوە ئیسا ئەمە هەمومان عدەسەیەک لە چاومانەیە خی گەورە وای دروستکردن ئەم عدەسەیە پێویستمان پێوتی بۆ بینین ئیسامان عدەسەیە لە چاومانەیە ئەم عدەسە ڕوونە ئاویە ئیس نابین لێ لەگەڵ ئەوەی کەوا ئەم عدەسەیە تەڵخە بێ سپی باو ئەبێ ناوەکە لەوە هاتووە ئەگەر ئاوێکی سپی قەپات بێ یەک پەڵی سپی لە ناو چاو تا بین لێ ئاوی سپی لەوە هاتووە ئاوی ڕەش خەتەرترە ئاوی ڕەش چییە کە تۆ زەختی چاو بەرزە بێتەوە چارەسەری نەکەیت وردە دەماری چاو لاوازە بێ خوا نەخواسە هەر چارەسەری نەکەی بە تەواتی دەماری چاو ئەمرێ کە بە تەواتی چاوی ئەمرێ ئیترە و چاوە ڕەشە بێت لەوە ناوەکە هاتووە تاوانە نامانێت بەم ئێوارێ خەڵک ترسێن و ینی تر نابینێ گە تۆ مەسەلاتەکەیشی ئاوی ڕەش قورسر نییە خۆی ئاوی ڕەش قورسرە لە ئاوی سپی بەڵام بێگومان ئاوی سپی عملیاتەکە دەدەقە چارەیەکی پێچێ بە بەنجی مۆزەی ئەکرێت و بەسەر بۆ بەنجی مۆزەعیەتەوە بەڵێ تامان هەردووکیشی بە پێی تەمەن و مناڵ هەیە پێویستی بە عملیاتی خەڵکی زۆر ترسنەوە کە مەسەلەن قەلەقە ئەتوانین بەنجی عام بۆ بکەی بەڵام هەردوو ئاوی سپی و ڕەشیش بە بەنجی مۆزە ئەکرێ بێگومان ئاوی ڕەش عملیاتەکەی وردەکاری زیاترە توانین وا بڵین بەڵام لێرە خەڵک تۆزێ غەڵەت تێگەیشتە ئێمە ئەڵین ئاوی ڕەش یعنی چی یعنی بەرزبوونەوەی پەستانی چاو و لاوازبوونی دەماری چاو نەخۆش پێتەڵێ ئەڵێ دکتۆر چارەسەرەکی چێڵێن ئاوی ڕەش ئەبێ قەترە بۆ بەکاربێنین بۆی پەستانی چاو بێتە خوارێ نێڵین دەماری چاو لەوە زیاتر دابەزێ ئەنجاڵە عملیاتەکرێ ئەڵێن کاتی ئێمە عملیاتێکین ئەگەر زەختەکە بە قەترە نەهاتە خوارێ ئەگەر زەختەکە بە قەترە هاتە خوارە پێویست ناکە من عملیات کاکتۆڕڵام ویستم پرسیارە بکەم ڕێک دەرهێنەرەکە وەکو لە دڵی مناوێژ هەمان پرسیاری کرد بە جۆ پێوتم ئێمە بیستومانە وترێت گوێزەر خۆ بۆ چاو باشە چاو بە قوتەکە وەگاشانەوە بیستووە بێگەوا بێ کەروێشک زۆر چاوی بە قوت بێ با من پرسیارەکە ئاوا لێ بکەم بەڕاست کاکتۆر هیچ جۆرێکی خواردن هەیە یا خواردنەوە هەیە سوودی زۆر هەبێ بۆ چاو یا هیچ جۆرێکی خواردنەوە هەیە زەرەری زۆر مباشیر و خراپی هەبێ بۆ چاو وەڵڵاهی خۆی هیچیان نییە ڕاست نییە با ئەوە ڕاست نیە با لەوە بینینەوە یەکێ چاوی کزە گریمان یەکێ چاوی کزە چاوی ناقێزیەکە ڕۆژی یەک بەرمیل گوێزەر شەربەتی گوێزەر خوا چاوی بەقۆت نابێت ئەمە یەک لای بۆوە بەڵام تۆزە بەناوێکی تر باسیکەین ئێمە مەسەن خانەکانی چاومان ئیتر لە خانەی گلێنێتەوە لە خانەکانی تۆڕی چاوتەوە بۆ وشکی چاو هەندێک خواردن هەیە سوودی زیاترە بۆ خانەکانی چاومان بۆ وشکی چاومان لەوانە گوێزەر سوودێکی لەوانە هەیە بۆ هەندێک ڤیتامینی تیا ڤیتامین ئیسفادە هەیە بۆ تۆڕی چاومان ماسی مەسەلەن ئەو خواردنانی ئۆمیگا 3 ئەو ڕۆنە سوود بەخشەی تایە بۆ وشکی چاومان باشە ئەو سەوزۆمیۆ بە ئەم ئەنتیۆکسیدانتیان تایە بۆ کەمکردنەوەی هەوکردنی چاوەکان یعنی سوودێکیان تا ڕادەیەک هەیە بەڵام سوودەکە بەو شێوازە نییە ئێمە مەسەلەن تەوەقۆکەین ئێمە خۆی ئەو خواردنانەی کە بۆ لەشمان بۆ بۆدەکانی خۆیمان باشە بۆ چاویشمان باشە ئەمە بە شێوەیەکی گشتی بەڵام وانە من متەسەور کەم وەڵام من تۆزە چاوم گزەیان ئاوی سپی مێ وەڵات تۆزێ بخوارد ناخۆم ئاوە سپێکەم نامێنێ
بەو شێوازە نیە نەخۆشەکان چاک ناکاتەوە بەڵام ئەو خواردنانەی کە بۆ خانەکان و بۆ بۆرەکانی خۆیمان باشە بۆ چاویشمان باشە کاتیان حاڵەتێکی لەناو خەڵکە تۆزە لە چاوە ترسێ بۆ عملیات بۆیە زۆرجار ینی نەشتەرگەری بۆ ناکات سەخۆ عملیاتی چاو تەوان بە لابرسکۆپیا بە سپاینەڵ ناکرێت بەس بە بنجی مۆزعیەکرێت و بنجی عامەکرێت ئایا ئەو کەسی کە لەژێر بنجی مۆزعەیە هەست بە ئازارە کات کە عملیاتی بۆکرێت یاخود زۆر ئاساییە و ئەو بنجە مۆزعەیە کە گرتی هیچ ئازارێکی پێ ناکات خۆی بنجی مۆزعیش دوونەوەی هەیە بۆ چاو بنجێکیە بە قەتراکرێ ئەمی کە بە قەتراکرێت تۆزێ زیاتر هەستی پێەکەی بنجێکی مۆزعی هەیە بە دەرزیەکرێ ئەوەنی دەرزەکە بەکارێنی تۆزێ ئازاری هەیە دوای ئەوە ئازارە نابێ یعنی بە شێوازی گشتی تۆ مەسەڵکو چۆن ڕێ بەلای دکتۆرێکی دان دەرزەکە لە کوێ درێت دکتۆر دەردەگەر دەوری چاوی لە دەوری ناو چاو لە دەوری چاویدا خۆی ئیسە ینی سی خەڵک بڕۆی خەڵک بڕۆین خۆی خەڵکی زۆر زیاتر لە بەنجەکە ترسیاڵە بە دەرزی بەنجام بۆ کردم من لە وڵاتێکی تر ئیشمەکرد پێشوەی لە کوردستان بم خەڵکی ئەو وڵاتێکی ئیشم لێ کرد زۆر بە تەحمل بوون قەترەیەکەکەیتە چاویانەوە ئیتر لە کانیاتی عملیاتەکە ناڵێ ئازارم هەیە و نە ئەجوڵێتەوە بەڕاستی خەڵکی خۆمان وانین خەڵکی خۆمان بۆ ئازار یعنی لەگەڵ ڕێزما خەڵکی خۆمان خۆش مەگرێت و جەنابیش دەگرێت و کە سوکاری خۆمانەگرێتەوە بەعام ئێمە بۆ ئازار تەحملمان نیە و بەشێکی ئازاریش قەلەقیە لە ڕاستیە بەشێکی هەستکردن بە ئازار قەلەقیە و ئازارمان پێگەێنێ یعنی زۆر نەخۆشیە بەڵام لە دکتۆر من ئاوەسپێکم بە قەترە بۆ بەنجکە ئەڵێم باشە بەسەر چاو بەس ئەڵێم ئەوەنەی من بزانم تەمانیکەین بۆ هەندێک کەسێکین تەنها بە قەترە بەنجیانەکەین بەس ئەڵێم وەڵی منەوەنی خەڵکی وڵاتی خۆم شارەزانم کە سوکاری خۆم بناسم تۆزێت تەحملمان کەمترە لەبەرۆ لەوانەیە بە دەرزیە بەنجەکە بۆ بکەم هەر هیچ هەستی پێناکی باشترۆری بە قەترە بۆ بکەم بە شێوەیەکی گشتی کە ئەو بەنجەمان کرد ینی خەڵک پێویست ناکات بترسێلەوەی کەەوە ئازاری ئەوێ لە کاتی نەشتەرگەری معلوماتێکی شکارناوە کاتۆر شارزاترە خەڵکیش بەگشتی پیاوان ینی ترسنۆکترن لە مەسلەی بەنجە تا ئافرەتان زۆر باشن وڵی ڕەحمەت لێ بێم من لەیزەری ساسەکەی خۆیت ئێمە لە ژووری عملیاتە بۆیە چاکی لێ وڵی ئێمە یەکی بۆچی وایە ئەمان بەخوا پیا زۆر بەغیرەت نیە لەواشە من لەیزەری چاو یەکە لەو شتانی کە زۆرێکین لەیزەری ڕاستکردنەوەی بینین ئەو لەیزەری کەوا خەڵک تااقەتی لە عینەک چووە و عینەک فڕێبا وەڵاهی بڵێن ئافرەتەکان ئافرەتە بەڕێزەکان زۆر کەمتر ئەجوڵێنەوە زۆر کەمتر گلەییان هەیە ئەڵێن ئازارمانەیە لە کاتی لەیزەرە وەک لە پیاوەکان ئەوان ئەو نازونوکیان زیاتر وایە بەس کات و علاقی بە هینۆ هەیە ینی هەر علاقی بە هۆرمۆناتی ئەو کەسەوە نیە وەڵاهی ئەبێ وابێ من نەبێ دراسەیەکی لەسەرکی کاتی خەڵک بۆچی وایە بەڕاستی پیاوەکان زۆر زیاترە دەسن زۆر ئەجوڵێن لە کاتی لەیزەرەکە زۆر بەڕاستی یعنی کار ئاسانی بۆ ناخەیەک شتی کێژێ خۆ لەوەی ئەوان ئازاریان پێ نەگە و پیاویش ئازاری پێ بگە کاکتۆر سەر چاویلکە تا چەند گرنگە چاویلکە لە کاتی شۆفێریایە لە کاتێکا لە ماڵ یینە دەرەوە چۆن بەتایبەت خانمان کۆمەڵی پرۆدەکت بەکارێنن بۆ پێستیان بۆ دژەخۆر و ئەوانە تا چەند گرنگە جگەل لە پێست ئێمە چاویشمان لە تیشکەکانی خۆر بپارێزین ئەو چاویلکانەی کە چاویلکەی ئەسڵن هەر ڕەنگێکە جار ڕەشەیە هەر چۆرەکە بەکاریان بینین ئەمە یەک دوم لە کاتی سیرکردنی مۆبایل و تەلەڤیزیۆن و ئایپاد و ئەوانەشە چاویلکەی فلتەر بەکاربێنین تا چەند ئەمانە وەکو بڵێ مساعیدەکە بۆی کە چاو زووتر تووشی نەخۆشی نەبێ وەڵاهی من لەگەڵ ئێستا لەوانەیان دە خەڵکەم قسێکی پێ ناخۆش بێ بەس من لەگەڵ چاویلکی فلتەرە زۆر باش نیت زۆر بینم نییە یعنی هەرچەنە خەڵک مرتە خۆی فلتەر چییە خەڵک خۆی فلتەر چێت توازن تیشکی زیان بەخشە گەڕێتەوە وانە فلتەر ئێمە فلتەرە چۆن پێناسێکین فلتەرەگەر بەوە بە تیشکی زیان بەخش ئەگەڕێنێتەوە تەنها شتێکی پێوترە بلوکات باشە بلوکات تیشکێکە لە شاشەکانەوە تیشکی شین توێژینەوە لەسەر ئەوە هەیە ئایا تیشکی شین زەرر بە تۆڕی چاومانەگەنیان نا قسەی لەسرە هەیە ئەڵێ لەوانەیە 20 ساڵتری مەم توێژینانە بکەین تاگەینە نەتیجەیەکەوە تیشکیشین لەبەرەوە بلوکەت ئەو فلتەرێکەوە معقولە لەوانە بیری لێ بکەینەوە و چاویلکە بەس زۆر بلوکەتیش ئێستا تۆ مۆبایلەکانمان خۆی بلوکەتی تایە ڕاستە ئەو فلتەری تایە
یعنی سەبار بۆ چاویلکە ڕەشانەی بۆ بەردەم خۆر بەڵام چاوێکی دژە خۆر نا ئەمایان گرنگە ئەوانەی کە پێوتری فلتەری بەڵێ سەرۆ نەوشەی 400 ئەبێ فلتەری سەرۆ نەوشەی 400 ئەبێ UV بلۆک 400 پێوترە ئەم UV بلۆک 400 بەڵێ ئیسفادەی هەیە بۆ گلێنەمان ئیسفادەی هەیە بۆ مەزۆی ئاوی سپی بەوانە ئیسفادەیە هەندێک بۆ حساسیت بۆ هین هەیە عینێکی ڕەش هەیە کە ئەوەی تیانە ئەو بۆ شێوەیەنی ئەو واسەفاتی تیانە زەرری زۆر زیاتر بێت کە تۆ حەزەر ناکەی لە بینینی خۆ بێگومان ئەگەر تۆ فلتەرەکەی تیانە بی سەرۆنەوەشی 400 بە عکسۆ زەرری هەیە بۆ کە تۆ چالکە ڕەشەکە لە چاوەکەی تو فلتەریتیانە بیلبیلەکانە گەورە بێ زیاتر تشکی زیان بەخشێتە دژورەوە کاکتۆ لی نووسراوە یان ئێستا لە دوکانی چاویلکە سازەکان هینێکدانن وێنەیەکدانن تۆ ئەوە نایبینی بەڵام کەوت چاویلکێ لە چاوەکەی ڕەنگەکانە بینی لە وێنەکە خۆی هەم لی نووسراوە هەم لەوێش فەحسەکەکەن زۆربەی چالکە سازە بەڕێزەکان هەمویان شتی سەری گرانیە کاتۆر شتی باشیان لایە و سەیری گرانیە و یعنی دەستیان خۆش بێ بە سەیرێکی زۆر گونجاو ئەتوانی ئەو فلتەرە با لەگەڵ جەنابی کاکتۆر بڕۆین بۆ چێشخانە لێش هەندێک باسی چاو بکەین حەزەکەی من چم بۆ نا تۆ جارە وەرە لەگەڵمان دوای ئەو نێری فەرمو کاکتۆر رام شێفەمان ئیحتیمالی زۆر بە گێزەرەیە دڵی خۆش بوو کە تۆ تعریفی بکەیت دڵی خۆش گوێزەرمانێ وتمان لەوە چه زۆر مهم بێ وەڵای خۆ گوێزەر زۆر باشە بەڵام ئیتر بەو شێوازە نییە کە بڵێن چاومان بەخۆت دەکات بەڵام ڤیتامین ئەیتە مادەی بێتاکارۆتینی تایە ئەمانە ینی سوود بەخشم بۆ خانەکانی چاومان و بۆ لەشمان بە شێوەی گشتی کاکتۆر من حەزەکەم لەسەر جارە سەوزەوات و میوەهات قسە بکەین پێشێ بچینە سەر بابەتەکانی تر بەڕاست ئەمانە بەعام دیسانها جەناب فەرمووت ئەوەی بۆ بۆری خوێن باش بێ بۆ چاویش باشە ئەمانە خواردنی ئەمانە چۆنن باشن ئیسا ئەوانەی کە بڵێن ماوادی دژە ئۆکسایدیان تایە ئیسا کاهوش شتێکی زۆر باشە کاهوو زۆر باشە لانی خێر زۆر شتێکی وەنەیتیان نەبێ بەڵام میوەکانیش بە تایبەتی ئیستا لێرە سێومانەیە سێو باشە بەڵام ترشەمەنەکان باشن لیمۆ پرتەقاڵەمانە ئەمانە زیاتر باشە ڤیتامین سیاتیایە تەماتە چۆنە تەماتەش خراپ نییە باشە زۆر شتی بە سوودی تایە بەڵام ئەگەر تۆش لەمانە بە سوودترتەوێ ئەوێ بیر لە برۆکۆلیکەیتەوە برۆکۆلی ینی برۆکۆلی زۆر وەک سەوزە بیخۆینە سووری کێنوە بیکوڵەنین وڵی سوورکردنەوە بە هەموویە بێ بەس کوڵانەکە لەوانەیە هەچەنە من بەڕاستی شار هین نیم من خۆم زیاتر بە سەوزیەی خۆم وەکو سەوزەدانێنێ وەکو سەوزە خۆی بە سەوزۆ بە کوڵانن سوورکردنەوە خۆ هەر قیمەتەکەی خۆی لە دەست نایە بەڵام تۆ ڕۆنێکی زیاکی بۆ لەشت کە لەوانێ پێویست نەبێت تۆ کاکتۆر من لەو کاتەوە جەناب قساکەی خاڵشم لای ئەو دروستکردنی و دڵانەیە وتم ئەبێ ئەمە چۆن دروستیکە زۆر ئاسانە ئەی بڕێ عکسێک کاتەوە وەگەڵ خاڵق یەک دقە زوم کە ئەیەک دانە دروستکە شێف نەریمان نا باخ کەش بێ باو وڵای و کامێرە وەزەم نایبینە جوان ڕاستە شێف نەریمان کەم کامێرەیەک خاتە سەر هاسێکە زۆر تەکنیکەکەی دەست پێ بکە پێی بداخەوە دەرناچێت خۆی خواردن شێوەی خواردن زۆر مهمە بۆ ئەم جارە کاکشەوە ئەمجار دووبارەی کەرەوەڵە بکەین کاتۆر ئەم برنج و قەرەخەرمان و ئەمشتانە ئەمانە هیچ زیانی چاو هیچ خواردنێک لەمانە زیانی نییە بۆ چاو پرسیارەکەی جەنا بە پرسیارێکی خواردن هەیە زیانی بێ بە چاو بەعام نیەتی بەڵام شیرینی زۆر لەوانەیە هەندێک کێشەی بڵێن قنچکە سڵاوە و چاوری زۆر مەسەن جپس و شتیوە هەچەنانی زۆر ناڵێم خواردنانە ناڕاستە و خۆی سە بۆ نمونە کابرا شەکرێتی برنج زەرریێدا بە معنای ئەوە ناکات زەرە لە چاویە بەڵکو لە ڕیترۆکە شەکرەکەی بەرزەبێت تۆ زەرریە بێگومان خۆی یەکێ لە گەورەترین کێشەکانی نەخۆشەکانی چاو کاریگەری شەکرێ لە سەر جەنابی چ فەرمووتۆ مەسەلەن ئەو پارێزی کە ئێڵە مەسەن برنج زۆر مەخۆنانی سپی زۆر ڕاستەخۆنیەتی بۆ ڕاستەخۆ نیەتی بام لە ڕێگەی شەکرەکەەوە کە شەکرەکە و بەرز بێ و کۆنتترۆل نەبێ لەولاوە تۆڕی چاوە زەرێنێت زۆر باش کاکتۆر ئەمە زۆر عزیەتی جەنەتمان نا ئینشەڵڵا هەموو لایەک پابندی قسە و ڕێنمایەکانی جەناب و خۆی گەورەش کەمترین گرفتەکانی چاومان بۆ بێتە پێش هەچەنە ئەو دوعاە بەوەیەکەیتە کاکتۆروان نەخۆشیان نەبێ بەڵام ئەوان بڕوان ناکەم حەزکەن خەڵک نەخۆش بێ بۆ کلیگەکەیان وەنیە خواکە خەڵک سەلامەت ئینشەڵڵا
ئەمە زۆر خۆشحاڵین کاکتۆر لەگەڵ جەنابتە دکتۆر دێری لەتیف سپۆری نەرسەگەری و نەخۆشیەکانی چاو سپاس بۆی کە لەم تەوەرەی لەگەڵمان بووی زۆر سپاس دەکەین دەست و چاوت خۆش بێ فەرموو کاکتۆر جان دەست و چاوت خۆش بێ خوا لەگەڵ بێ خوا لەگەڵ بێ کاک شێخ تۆ شتەکانمان بۆ دووبارە ناکەیتەوە بەم کاک شێخ بنێرم بۆ زۆنی دوعا بەمنی دووبارەکەیت هانەوەڵا جەنابێ بڕۆ بۆ بەخوا دوعای ئەو نەخۆشی ئەوانە بیر نەچێت ئۆتیزموانش زۆر داواکەن کاکشێرجان ئەخ تۆ دوعاکان یەک با بیری نەچێت ئەویان بۆ سبێوارە ئینشەڵڵا بۆ ئینشەڵڵا ئەمە دوعا کاکدانە دوعا زۆر جارەها کەسێک کەڵێت خوا ئەو دوعایشم بۆ بکە ئەوتیشم بۆ بکە ئێمە مهم نییە ئاوە دوعا بکەین مهم ئەوەی بڵین خوای گیان ئێمە احتیاجاتەکانمان پێویستەکانمان زۆر زۆرە خوا خۆی ئەزانێ پێش ئەوەی تۆ دوعاکە بکەی چی داوا ڕاستە کاکشێخ خەڵک تەلەفۆنی بۆکان نامەت بۆ نێرێ زۆر بەڵێ ئەو دوعایان بۆ بکە بەڵام یعنی زۆر قائمە نووسین ئەمە تشبيه بخوانا به ولله المثل الأعلى أم بو إنسان بو إيمة هاتو اجتماع زارم قائمة چی بكرم وبكرم خوا آقاداري دليتويا كتشيتيايا بو بيويستي كان حتى أم الزور بي وقت هر أصلا نازانين شدو عاكين خوا بو قبول كردوين يعني شكا الزور بي احتياجاتي كانوا خو بي نازانين إنسان شو زانم نخوش يقلا ناو منا هبيت خليك قشاء كات خوا بي زاني خوا خوي ئەو نەخۆشیە ناڕە لەبەرەوە زۆر جار هەر دەست بەسکردنەوەکەم هەر ئەوەنەی کە خۆت بە عەبد دەزانی خۆت بۆ ئەزانی محتاجی بە خوای گەورە خوا خۆی هەموو شتەکانە بۆ دابینەکان دەستا خۆش کانمان هینەکە پێ نەگەیشتە پاکستانێک بەڵا بەس بە ئەوە ببینین بینەران بیبینێ و ئیتر دوای ئەوە ئەچینە لای مامۆستا شێخ فاتیح و بە دوعاکان سیگەوهەر کۆتایی دێ کا عەبدولخالق یەک دەقە ڕێمان ببە ئەمە دەربێنین من کردمەوە ئەمەش سووبەکەمانە باش ئای دەست و چاو خۆش بێ ئەنجا زۆر بەسەری یەک جار لە قەرە خەرمانەکەەوە وەڵا لەوەیە تازە دەرهاتووە لە قەرە خەرمانەکەەوە بۆمان باس کەرەوە بۆ بینەران بۆ کابانەکان چۆن ئەمانە ئامادە ئەکرێ سەرەتا قەرە خەرمانەکەم ئێمە هەمەسەرەن نیوە بە گۆژ ئەیکات یامە یان بە دۆک من خۆم بە ڕۆنی کوردی کردومە ئەمە لەگەڵ ڕۆنەکە جوان سوورم کردو پیازم بۆ کردو لەگەڵە جوان سووریکم ئەنجە لە ئاخر ئەوم تێکردووە بەم شێوازە دەرچوو دەستخۆش زەڵاتەکە زەڵاتی کە لەرمی سوور و سپیمان هەیە لەگەڵ خەلا لەگەڵ تۆزە شەکرە تۆزە ئاوی لیمۆ بەو شێوازە دەرهاچانمانێتەوە مخەبیلاتیشی باینجانیشمان هەیە وتە بابەغەنوشی پێ بابەغەندووشی پێڵەن متەپەریشی پێڵەن زۆر شوێن خۆش خەڵک بزانێ ئەم ناوانە بەڵە خۆش ئێواسە مەسەن نەزان ئەوم بەرەوە نازانێت چ دەما ڕاستە زۆر کات من لە ڕێستۆران ئیشم کردووە بە منیاوە توانە ئەوە چێ زەحمە نەبێ وتومە ئەوە متەپەلە یان مەسەن بابەخەندووش تامی ئەوایەت چێ پێ ئەڵێ متەپەل چێ پێڵە سووریەکان ئەڵێ متەپەل زیاتر لە سووری مەسەلەن لوبناان ئەو دەوروبەرە ئەی بابەخەندووش عراقیە زۆر برنجەکە بە جگە لەوەی زەردە بە گوێزەر چوارێ دەورە داوە ئەمە ئەگەر بڵین بۆ ئەوانەی کە قەڵەونیان شەکرانەیە ئەگەر بڕێکی کەم خۆن لەگەڵیشە ئاوا سەوزە و شت خۆن لەگەڵی باشترەوە ئەوە بەس بۆ ڕازانەوە هەم بۆ ڕازانەوە شەو هەم ئیسفادەشی هەیە گوێزەر باتەشین بینەسە سووبەکەمان وتمان لە بیبەری ئەلوان و پیاز و شعری دروستکراوە لەگەڵ سەوزە ینی هیچ ئەمڕۆهی نیتیانێ وەکو بڵێ قارچک و نانیشتیانێ شۆفان و یەکشتیانە ئەمانیتیان یەکشتیانە ئەوە شێوازە دەرچوو برنجەکە بە دوو شێواز ڕازانەوەەوە خەیار و گوێزەر خیارەکە بەدڵ لەگەڵ تەماتەیە بابێنە سەر ئەمە پاکستانێکە ناوی چی وەمە پاکستانی ئەمە خۆی خواردنێکی تونە بەز من زۆر تونم نەکردوتم چکە ئێمە باقەت بە ڕۆژوە بین ئاسمان بەتاڵە سەرەتا بۆ خواردن خینە بێت ئەمە ئێمە پیازمان بەکارێناوەتە گۆشتەکە جارە سەرەتا جوان سوورمان کردو لەگەڵ پیاز و داوا دەرمانەکەیە داوا دەرمان کاریمان بۆ بەکارێناوە لەگەڵ زەعتەر و زیرە و ئۆریگانە و ڕزماری
ئەمەش ئاو نعنایە ئەوشان ماستاوە دوێ بەڵێ ماساوە ماستاو دەسە ئەمە پەتاتەشمان تێکردووە کاکدانە پەتاتەمان تێکردو بیبەری ئەلوانمان تێکردو و بەم شێوازە شێف تۆ بیبەری ئەلوان زۆر بەکارەهێنی بۆ بیبەری ئەلوان تامی خواردن خۆشەکە و بەس شیرینە خۆیوانە بەڵە شیرینە ڕەونەخێکی جوانی ڕەونەخێکی دانا ئەمە لێرە ئەمە تۆ تێکی وەربەی شتێکی تر ڕنگ وشت دەرەکەوێت وایە جوانە وایەکەدانە ڕاستە ڕنگ دەرەکەێت ڕەنگی زەرد سوور شێف پرسیارێک لێ بکەم ڕاستاڵن ئەو چقۆیی کە لە کابان بەکارێن ئەگە پیازی پێژنی نابشتێکی پێ بزنین چوە پیاز بڵین کولیە کاشتیوە ڕاستە بەڕاستی کاکدانە زۆر جکات پیاز نییە لاچە تەماتە بێ تەماتە تۆکلی زۆرت نینە تەماتە چاقۆ کولەکە هەر پیاز نییە تۆ ئامۆژگاری دوایە یەک چقۆ بووە هەمووی بەکاربەیە هەر چقۆی خۆ جیابێت ئێستا بۆ نونە بە سەڵاتە چقۆی خۆ جیابێت بۆ پیاز چقۆی خۆ جیابێت بەم شێوازە بۆ گۆشت چقۆی خۆ جیابێت دەستە خۆش بێ هیچ نەماوە بینەرانی عزیز و خۆشەویست لەکوێ ئەلێرەوە سیگەوهەر وردە وردەوا بە پەیانەگە بڕگە و بابەتەکانمان پێشکەشکردن دەستی شێف نەریمان خۆش بێ کە ئەم خواردنە جوانانەی ئامادە کردووە بۆ بینەر ئازیزەکانمان بۆ هیوای کە کابانەکان هەموو ڕۆژێک لە شێف نەریمانەوە شتێکی تازە و نوێ فێر بوو بێتن ئێمەش ئێوە بەخوای گەورە ئەسپێرین هیوادارین ئەڵلقەی ئەمڕۆمان جێگەی ڕەزامەندی خۆی پروردگار هەروەها سوودی ئەوەی ئازیز و خۆشەویست بێ کۆتا بڕگە کۆتا گەوهری سی گەوهری ئەمڕۆمان دوعاکانی مامۆسای خۆشەویستمان مامۆستا شێخ فاتیحە ئەچینە لای ئەو بەدڵ ئەو دوعاکە ئێمەش بەدڵ ئامینی بۆکین خواتان لەگەڵ دەستان خۆش بێ کاکدانەکان شێف نەریمان انشەڵڵا داوای دوعای خێرەکە بۆ مناڵەکەی خۆی گەورە شیفای بۆ بنێرە لەگەڵ تەواوی مناڵی مسلمانان انشاءالله و بەرەکەت بکرێتە ژیانی هەمومان و سەرجەمتان خۆی گەورە لە بەڵاو لە مصیبەت و بە تایبەتیش کامڕۆم باسی نەخۆشیەکانی چاومان کرد خوا شیفای هەموو نەخۆشانە با کە گیرۆدەن بە نەخۆشیەکانی چاو ئازاری چاو و ناڕەحەتەکانی چاو. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم أنت ربي لا إله إلا أنت خلقتني وأنا عبدك وأنا على عهدك ووعدك ما استطعت أعوذ بك من شر ما صنعت أبوء لك بنعمتك علي وأبوء بذنبي فإنه لا يغفر الذنوب إلا أنت يا رب. هیچ کەسێ قودرەت و توانای ئەوەی نییە بەسەر نەفسی خۆیان زاڵ بێت و لە گوناهی کەسێکی تر خۆش ببێ غەیری تۆ داپۆشەری هەموو گوناهەکانی عەفو و مەغفیرەتت سەر تاسەریە هیچ لە گوناهەکان ناهێڵێتەوە. بە تایبەتی لەم شەو ڕۆژە مبارەکانەی کۆتایی ڕەمەزان گسک لە هەموو گوناهبارانە درێت و تەپ و تۆزی گوناهیان پێوە ناهێڕێت عەفومان کە. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. ڕاپێکی زیندانەکانی وەهم و خەیاڵەکانی گوناهکردن و تاوانباربوونی قیامەتمان مەکە یا ڕەب. یا ڕەبی بە غوفرانی خۆت یا ڕەب العالەمین هەموو گوناهەکانمان بسڕەرەوە لەم شەو ڕۆژە مبارەکانەیە. پاکمان کەرەوە یا ڕەب لە گوناهەکان تاوەکو کەڵەکە بۆکانی شەیطان و نەفس و هەوە و ئارەزوو زاڵ نەبێتەوە تیامانە. تاوەکو ئەو گوناهانەی
کە لەسەر ڕۆح و نەفس و دڵ و دەروون و لە تائیفەکانمان نیشتووە بەو غوفران و لێخۆشبوونەی تۆ پاک ببێتەوە و لاپەڕەیەکی نوێ دەست پێ بکات و گوناه نەناسێت. ئیلاهە العالەمین وامان لێ بکەی لەتیفەکانمان دڵمان هەستمان نەستمان هیچ گوناهێ نەناسێت لە غەیری چاکە و مەرحەمەتی تۆ، لە غەیری ڕێگە پاکەکەی تۆ و عیبادەتی تۆ. وامان لێ بکەی دوای مانگی ڕەمەزان هەرگیز نەگەڕێنەوە سەر گوناه و تاوان یا ڕەب. تۆ عەفووی، تۆ غەفووری، تۆ کەریمی بەبێ ئەوەی کەسەکە داوا بکات تۆ پێبەخشی، بەبێ ئەوەی داوای شیفا بکات تۆ شیفای بۆ نێری، بەبێ ئەوەی داوای ڕزق بکات تۆ ڕزقی بۆ نێری. چ جایەوەی کە داوای بکات؟ ئیلاهە العالەمین ئێمە عەبد و بەندەی تۆین، لێمان خۆش بە. ناصیەت و نێوچەوانمان بەدەستی قودرەتی تۆیە، لێمان خۆش بە. عەفومان کە یا ڕەب یا ڕەب یا ڕەب یا ئیلاهە العالەمین. یا ڕەبی ڕۆژ بە ڕۆژ لە مەرگ و لە دواوادەکانی دنیا و لە تەواوبوونی کاتەکانی ئێرەمان نزیکە بینەوە، لە عەفو و مەغفیرەتی خۆت نزیکمان کەرەوە ڕۆژ بە ڕۆژ، کات بە کات و سەعات بە سەعات لە لێخۆشبوونی خۆت نزیکمان کەرەوە، لە عاقبەت خێری نزیکمان کەرەوە یا ڕەب ئیلاهە العالەمین. ئەیە و زاتەی بە گەورەی خۆت، بە عەزەمەتی خۆت، بە بێسنووری دەسەڵات و میهرەبانی خۆت گوێ لە دوعاکانی ئێمە ئەگریت، شتەکانی ئێمە ئەبینیت. خوایەکی ئەوە نەبە دەسەڵاتی، ئەوە نە کیبریا و عەزەمەت و گەورەیت هەیە، بەڵام لە هەمان کاتە عەبدە بچووکەکانت و داواکانیان ئەبینیت و قبوڵیانەکەی، لە هەموو لەحزەیەکا دوعا و پاڕانەوەکان وەرەگری. حەمد بۆ تۆ لەسەرم نیعمەتە گەورەیە، سپاس بۆ تۆ لەسەرم نیعمەتە گەورەی تۆ یا ڕەب. یا ڕەبی خوایە کاتێکی بچووکن لە تەواوی تەمەنمانە دیاری نەکردووە تا دوعا وەربگریت. یەک سەعات بێ و کۆتایی بێت و لەو سەعاتێ ئەگەر غافڵ بی هیچێ بۆ نەنووسرێت. لە هەموو چرکەیەکا دوعاکانمان وەرەگری. حەمد بۆ تۆ الحەمدولله عدد خلقك ورضاء نفسك وزينة عرشك ومداد كلماتك. الحمد لله لسر نعمة كانت، الحمد لله كتو پروردگار ماني، الحمد لله كناو صفات كانت بسنورة يا رب، ده صلاة بسنورة، قدرت بسنورة. الحمد لله خۆتمان پێ بناسێنە یا ڕەب، ڕێگەی محبەتی خۆتمان پێ ئاشنا بکە، ئێمەت خۆش بوێ، داوای خۆشەویستی خۆتەکەین بۆ ئێمە لەم دەشەوەیە، هەروەکو چۆن گەردنمان ئازاکەیت و لە گوناه پاکمانەکەیتەوە. یا ڕەبی ببینە مەحبوبی بارەگای تۆ، ببینە خۆشەویستی بارەگای تۆ، بمان کە بە خۆشەویستەکانی خۆت یا ڕەب لە قافڵەی خۆشەویستانی خۆت دەرمان مەکە، شیفای هەموو نەخۆشەکان بدە یا شافی، یا شافی، یا شافی، یا شافی، شیفای هەموو نەخۆشەکان بدە یا ڕەب. یا ڕەبی خوای ژیانەوانی هەر قەرز و قۆڵەیەکیان لەسرە ئیلاهە العالەمین بۆیان ئاسان بکە، ئەوانی ڕزقیان کەمە خوایە ڕزقیان واسع بکە یا ڕەب. یا ڕەبی یا ڕەب العالەمین، هەموو ئەو دەوڵەمەند و دەسەڵاتدارانەی کەوا زەکاتیان هەیە دڵیان نەرم ببێت تا هەژارەکان ببینن، زەکاتەکانیان بچێتە شوێنێک ئیلاهە العالەمین شوێن بگرێت، بگاتە دەستی هەژار و فەقیرەکان یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوای گیان قووەت و هێزیش بدە بە نەخۆش و بەوانەی کە کەمتوانان ئیلاهە العالەمین تاوەکو سەبر بگرن، دەرمانی سەبریان بۆ بنێرە لە پێش دەرمانی شیفا تا ئەجرە گەورەکەیان لە دەست دەرنەچێت. یا ڕەبی شیفا بۆ هەموو نەخۆشەکان بنێرە، ئەوانەی ژیانی هاوسەرێتیان دروست نەکردو بە کەسی باشیان بگەیەنە، ئەوانەی هەر کێشە و مشکلێکی دەرونی جەستەییان هەیە خوایە شیفایان بۆ بنێرە، ئەو ماڵانەوەی ئاژاوە و مشکلەی تایە دڵی مناڵەکان خۆش بکە بەوەی دایک و باوکەکان ئاشت بنەوە یا ڕەب یا ڕەب یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە ئەمانە دوعاکانی ئێمن، خۆت باشتر ئەزانی کە ئێمە چەند احتیاجات و پێویستیمان هەیە، هەموو پێویستیەکانمان بۆ دابین بکە، هەموو دوعاکانمان گیرا بکە، هەموو ئەو شتانیش کە نازانین دوعای بۆ بکەین تۆی زانی کە زۆر 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 زیاترە لەوەی کە داوایەکەین. یا ڕەبی خوایە پێویستیەکانمان دابین بکە. اللهم آمین آمین آمین
يا مجيب السائلين، يا أرحم الراحمين، يا أكرم الأكرمين، يا غياث المستغيثين. سبحان ربك رب العزة عما يصفون، وسلام على المرسلين، والحمد لله رب العالمين، والسلام عليكم ورحمة الله وبركاته. خواتنا لقل السلام وعفسان.